بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خواتان لەبێ بینەرانی ئەزیزی شاشە ڕەنگینەکی پێیام و بەرنامەی پێیامی ڕۆژ ڕۆژ لەگەڵ هاوکارانمانە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵە بڕکە و بابەت هیوادارین کە ئەمڕۆتان پڕخێر و خۆشی بێت و بینەرمان بێت. هەڵا عزیزان سڵاوی خوای گەورەتان لێ بێت ڕۆژ و ڕۆژگارتان پڕ بێ لە خێر و خۆشی و کامەرانی و دوور بن لە ئەم فتاوەرزیانەی کە زۆرێکمان لە ماڵەکانمانە توش بووین ئینشاءڵڵا خوای گەورە شفای نەخۆشیەکان بدات و ئەمڕۆ ڕۆژە و بابەتانی ئامادەمان کردووە جێگەی سوود و ڕەزامەندیتان بێ. وەڵا عزیزان لە تەوەری یەکەما قسەکەین لەسەر هۆشیاری دانانی سیستەمی غاز بۆ ماڵان و باڵەخانەکان ئایا ئەو ڕێکارانە چین کە پێویستە ڕەشای بکەین لە کاتی دانانی سیستەمی غازێک بۆ ماڵەکانمان یاخود ئەو باڵەخانانێکە کە ئەژین و کاروبارەکانمانی تیا بەڕێوادەینەوە گرنگترین ئەو سیفتیانە یاخود ئەو ڕێکاری پاراستنانە کامانی کە ئێمە پێویستمان بۆی بیگرینە بەر خۆتان نەزانن لە چەند ڕۆژی پێشوە لە شاری سلێمانی گەڕێکی کازیوە خانەوادەیەکی بەڕێز بەهۆی تەقینەوەی غاز لە ناوماڵەکەیانە 15 کەسیان تێدا گیانی لەدەستدا و چەندین برینداریشیان هەبووە. ئێستا شاری سلێمانی بەهۆی ئەو ڕووداوە خەمبارە و هێشتا پرسەدارە و ئەمانەوێت لێرەوە ئەو هۆشیارە بڵاو بکەینەوەوانە بۆ ئەوەی کە جارێکی تر تووشی ڕووداوێکی لەو جۆرە نەبینەوە. بڵێ لێرەشەوە پرسە و سەرخۆشی ئاڕاستی و خانەوادە بەڕێزە و کەسوکاریان دەکەین و هیوادارین کە ئەمە دووار ڕووداوە چونکە ڕووداوێکی دڵسۆزێن بوو کە ناخێوەمانی هێژان هیوادارین کە ئینشاءڵڵا ئەمە دووبارە نەبێتەوە بتوانین لە ڕێگەی ئەم تەوەر و ئەم هۆشیاریانەوە دووربین لەو ڕووداوە نەخوازراوانی کە ڕوو دەدەن. ئەزیزان تەوەری دۆممان باس لەوە دەکەین ئەو کارانە چین کە پەیوەندی خێزان پتە دەکات چونکە دوجار هەمومان لە سنووری پەیوەندیکی خێزانی ئەنجام دەکەین و ناو خێزانەکانماندای بۆیە دەپرسین چ شتێک پەیوەندی نێوان خێزان بەهێز دەکات ئەو کارە باشانە چین و بە تایبەتیش پەیوەندی نێوان هاوسەران کە بنچینێ و بنەمای بنیادنانی خێزان و دروستکردنی خێزانێکی دروستن بە میوانداری ڕاهێنەرێکی خێزانی و ڕایشکارێکی خێزانی چەندین ئامۆژگاری و ڕێنماییمان پێ بدات. وەڵاوانیا هەر لەسەر بابەتانی کە ئەمڕۆ ڕۆن لە ئێستایا لە شاری سلێمانی پێشانگای نێودەوڵەتی کتێبکراوەتەوە بۆ گەڕی چوارەم ئەمانەوێت لە تەوەری سێما قسە بکەین لەسەر بەرهەمەکانی دەستگای خاڵ بزانێکین گۆڤاری خاڵ هەر دەرئەچێت بە گۆڤاری خاڵ گۆڤارێکە کە وەرزانە دەرەچێت و بابەتی زۆر بە پێزی تیا بڵاوەکرێتەوە و ئەمانوێت بە تایبەت قسە بکەین لەسەر کۆبەرهەمەکانی مامۆسای خاڵ و کۆبەرهەمەکانی پارێزانی کە ئەم دەستگایە پێی هەڵەسێ و لێرە بەرپرسی دەستگاکە میوانمانە بێت و زیاتر قسە و گفتوگۆکەین. ئێستاش ئەچینە لای کەشوهەوا بزانێکین پلەکانی گەرمی بۆ ئەم ڕۆژچەنە بن و دوایەوە تەوەرەکانمان دەست پێکەن.
سڵای خۆتان لەبێ لە تەوەریەکەمەوە کورچ ژاماژەمان پێدا قسەکەین لەسەر دانانی سیستەمی غاز و ئایا غازی LPG چییە و ئێمە چۆن ئەتوانین لە ناو ماڵەکانمان و باڵەخانەکانمانە سوودی لێ بین و بە دووربین لە هەر مەترسیەک کە دەکرێت لە ڕێگەی ئەم سیستەمی غازیەوە توشمان ببێ لەگەڵەوەی کە گەرمی بۆ ماڵەکانمان دابینەکە و هەروەها ئێمەش لە حاڵتێکی ئاسایش و ئارامی و بەبێ مەترسی بتوانین بەکاری بێنین بۆ گفتوگۆکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک لوقمان ئەحمەدمان کردووە ئەندازیاری میکانیکە لێرە لەگەڵ بەڕێزیانە گفتوگۆکەین و زانیاری زیاترمان دەداتێ کاک لوقمان زۆر بەخێر بێ سەرجامێ لەوە دەست پێ بکەم کاک لوقمان غازی LPG چییە و هەروەها ئێمە چۆن ئەتوانین بەکاری بێنین بەنای خی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم بۆ ڕێخستنی ئەم دەرفەتە بۆی باس و خواسێکی زانستی بکەین لەسەر سیستەمی غاز LPG. سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی ئەو خانەوادە بەڕێزە ئەەکەین بەهۆی ئەو قەدەر ئەو کارەساتە گەورەی کە بەسەریان هات و داواکاری لەخوای گەورە سەرجەم ئەو کەسانەی لەم کارەساتەدا گیانیان سپارد بە شەهید قبوڵیان کا و بیان خاتە بەهەشت ئینشاءڵڵا و شیفای سەریعیش بۆ بریندارەکان بدات. ئاسایی سیستەمی LPG ئەگەر بین پێناسەیەکی زانستی بۆ بکەین طبعاً LPG کورتکراوی لیکوفاید پیتریلیۆم گاز ئەمە غازێکی شلە کە کیمیکال کۆمپۆزیشنەکەی واتە تەرکیبەی کیمیایەکە و پێکهاتەی کیمیایەکەی لە گازی پڕۆپان زایدەن گازی بیوتان پێک دێت. طبعاً بە شێوەیەکی گشتی دوو جۆرە ئەم گازە بۆ ئەو ناوچانەی کە ساردن و ئەو ناوچانی کە گەرمن تەمەن ڕێژەی پڕۆپان و بیوتانەکان لێرە ئەگۆڕێ بۆ نمونە بۆ وەرزی زستان نیسبەتی پڕۆپان زیاترە و نیسبەتی بیوتان لە هاوینا زیاترە چونکە ئەم گازە خۆی پێویستی بە پلەی گەرمی بەرز هەیە بۆ ئەوەی بێتەوە بە ڤەیبەر بێتەوە بە هەڵم کەواتە ئێمە ئەتوانین بە شێوەیەکی پوخت پێناسی LPG بکەین بڵین گازێکە کە هەموو هاوڵاتیان ئەتوان سوودی لێ ببینین بۆ گەرمکردنەوە بۆ چێشلێنان و سیستەمی گەرمکردنەوە لە نێوان بینا و باڵەخانەکاندا. زۆر باشە کاک لوقمان ئێستا وەک دەزانین جۆرێک لە ترس بڵاو بۆ تۆ لە هاوڵاتیانە لە دوای ئەو ڕووداوە ناخۆشی کە ڕوویدا بڕاستی بوو بە ماتەمینیەک لە شاری سلێمانی و لە شارەکانی کوردستاندا بووە باسێکی جیهانیش لە ئێستا با بزانین ئەم غازە بەڕاستی سوودی هەیە یان زیان یاخود کامیان سوودەکانی زیاترە یان زیانەکانی طبعاً هەموو ئامێرێک هەموو سیستەمێک کە لە جیهانە بەکار دەهێنێت بە دڵنیاییەوە سوودی زۆرترە وەک لە زیانی چونکە ئێستا LPG یعنی سیستەمێکە لە سەرجەم وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکا و ئاسیاش بەکاری هێنن ئەگەر بە دڵنیاییەوە سوودێکی زۆری نەبێت ئەم سیستەمە بەکار نایێنێت بەڵام کێشەکە لێرەدا ئایا ئەم سیستەمە چۆن تەسیسەکرێت چۆن دیزاین ئەکرێت خۆی لێرە بە شێوەیەکی بەتابەتی لە کوردستان لە دوای ساڵی 2002 ئەم سیستەمە زیاتر سەری هەڵداوە لە وڵاتەکانی تر ئەوە زۆر دەمێکە بەڵام بۆ کوردستانی خۆمان ئەم سیستەمە زۆر تازەیە لەبەر ئەوەی دیزاینێکی چاک ناکرێت دیزاینێکی ڕێکوپێک بۆ سیستەمی LPG ناکرێت بۆ نمونە هەر کەسێک هەڵەسێت بۆ منە لە سیستەمی ئاوڕائیشەکە ئەڵێ بۆ من سیستەمی LPGش دانەنێم خۆ LPG هێندە قورس نییە ئەچێ بۆ منە لای وەستایەک بۆ هەفتێ دوو هەفتە سەیری دەستیەکە ئەڵێ وڵا با منیش سیستەمی LPG دانە خۆی لەو کاتە بێ ئاگایە لەوەی کە سیستەمی LPG کۆد و ستانداردی تایبەتی خۆی ئێمە لە جیهانە ستانداردێکمانەیە پێوترێ NFPA 5854 کە ئەمە تایبەتە بە کۆدی غاز طبعاً لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجومەنێکی دادوەری هەیە ئەم ئەنجومەنە دادوەریە لە ساڵی 1997 سێ ئەندامی گەورەی پێکهێنا کە هەر یەکێک لەم ئەندامانە شارەزایەکی گەوریان لە بواری بیناسازیە هەبوو هات ئەم سێ ئەندامی کۆ کردەوە و لە هەر یەکێکیان کۆمەڵک زانیاری و داتای وەرگرت بۆ بەتایبەتی لەوانی کە ئەزمونیان لە سیستەمی غازە هەیە هاتن کۆمەڵێک کۆد و ستانداردیاندانا بۆ نمونە وتیان ئەبێت تەنکی ئەم مواصفاتانی هەبێ ئەبێ بۆری کە لە سیستەمی LPG بەکارێ ئەم مواصفاتانی هەبێ بەڵام کاتێکە بۆ نەوەستایەک تەسیساتی سیستەمی LPG ئەکا لەوانەیە لەم کۆد و لەم ستانداردانە بێ ئاگا بێ بۆیە گرنگترین خاڵ کە لە سیستەمی LPG پێویستە ڕەچاو بکرێ پێویستە جێبەجێ بکرێ
ئەوەیە کە ئەندازیارێکی میکانیک تەسیسی سیستەمی غاز بکە و دیزاینێکی ڕێکوپێکی پێ بۆ بکە بە پێی یاسانێ و دەوڵەتیەکان ئەگەر ئەم دیزاینە جێبەجێ کرا و دواتر ئەم دیزاینە لەلایەن ستافێکی ڕاهێنراوە ستافێکی لە حیمچی شارەزا کە بڕوانامەیان هەبێ کرا بە دڵنیایی و سوودی زیاتر وەک لە قازانجی بەڵام لایەنەکەی تری کە ئەگەر بۆ نەکەسی نەشارەزە ئەم سیستەم بکە بێگومان ڕووداوی زۆر گەورە و نەخوازراوی لێ کاتە پێویستی بە مۆڵەت هەیە ببوورە بە دڵنیاییەوە هەر کەسێ لە ئێستا لە هەرێمی کوردستان بۆ پێی خۆم لە ئێستا لە سیستەمی غاز LPG ئیشەکەم هەر کۆمپانیایەک بیرەکە لە سیستەمی LPG بکە ئەبێ دوو بڕوانامە بەدەست بێن یان لە دوو شوێنی سەرەکیەوە ڕێپێدراوە یەکیان لەوانە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان دووەمان لە بەرگری شارستانی ئەبێ ئەو کۆمپانیانەی کە ئیشەکەن لە بواری غازا مۆڵەتی هەردوو بەڕێوەبەرایەتیەکان هەبێت زۆر باشە کەواتە ئێمە ئەگەر سیستەمێکی غاز ویستمان بۆ ماڵەکانمانیدانیان بۆ شوێنێکی ئیشی لەیەکەین چۆن دایبنین یعنی یان ئەو ئەندازیارەی کە هەڵیەبژێرین سیستەمەکەمان بۆ دابنی ئەو ئەبێ چۆن دایبنێ وەک لە سەرەتا باسم کرد ئەندازیاری میکانیک بۆ نە بەڕێزت بە منەڵی من ئەمەوێت تەنکێکی غاز دابنێم تەواو من سەرەتا پرسیاری ئەوەت لێ یەکەم بۆ نە تۆ چەند ئامێرت هەیە لە ماڵەوە ئایا یەک چەند تەباخت هەیە چەند زۆپات هەیە بە غاز ئیش بکە بۆ منە ئامێری گەرمکردنەوە پاکیجەکەت چەند هەیە بەکاری هێنی بۆ ناو ماڵەکەت چەند ئامێری ترت هەیە لە ڕوانگەی ئەم پرسیاران ئایا تەنکیەکەت لەکوێ دانی طبعاً تەنکیەکە کە تۆ بۆ نە شوێنەکەت بە من وت ئەگەر بە پێی ستاندارد نەبوو من شوێنەکەت پێگۆڕم ئەڵێم ئەم شوێنە گونجاو نییە ئەڵێن بە پێی ستاندارد ئەبێت تەنکی 3 مەتر لەم لاو لەولا لە هەموو لاکان 3 مەتر دوور بێت لە ناو بینە بۆ ئەوی خوا نەخواست لە ئەگەری لێچوونی تەنکیەکەیان تەقینی کە زۆر دەگمەنە تەنکی بتەقێ بۆ ئەوی زەرەر و زیان بەر بیناکە نەکەوێت پاشان ئەو ئەندازیارە بەڕێزە دیزاینێکت بۆکە لەسەر ئەساسی ئەو پرسیارانی کە لە تۆکە بۆ نمونە تەنکیەکەت لەوادانە هەموو ئەو ئەکسیسەری و ملحقاتانی کە لە سیستەمەکە پێویستە لە ناو سیستەمەکە ڕەچاو بکرێت و دابنرێ گرنگترین شت لێرە پێویستە ئەوە ڕەچاوکەین گازدی تێکتەر حاسە یعنی زۆرترین ئەو ڕووداوانی کە لە جیهانەوە لە هەرێمی کوردستانە ڕوەدا نەبوونی حاسەیە گازدی تێکتەر بۆ نمونە ئەم حاڵەتی کە ڕووی داوە ئەم قەدەرەکە بەسەر ئەو ماڵە بەڕێزەیە هاتووە گازدی تێکتەر پێناسەیەکی کورتی بکەم ئەمە هەستەوەرێکە چۆن لوتی ئێمە بۆنی هەموو شتێکەکە ئەم هەستەوەرەش بۆنەکات بۆنی غازەکە کە بۆنی غازی کرد ڕەبتە لە قفڵێکی کارەبایی لە سەربان یەکسەر شەتداونیەکە یعنی غازەکە لە ناو ماڵەکە قەتعەکە و ئەیگرێتەوە ئەگەر لێچوونە ناو بیناکە هەبێ بەڵام کە تۆ گازی تێکتەرت لە ناو بیناکەیان نەبێت گومانیتیانی ئەگەر لێچوونیشت هەبێ لە ناو بیناکەیە پێی نازانی و قەتیس ئەمێنێ LPG سیفەتێکی زۆر گرنگی هەیە ئەوش ئەوەی لە هەوا قورسترە یعنی ئەمە یەکێکە لەو سیفەتانی کە گەورەترین زەربەکان ئەم سیفەتە دروستیەکە یعنی لە هەوا قورسترە کە هەر شتێکیش لە هەوا قورستر بوو ئەنیشێ کە نیشت ئیتر کۆ بێتەوە ئێمە لە ناو بینا و باڵەخانەکانیشمانە سیستەمێکی ڤێنتیلێشنی هێندە بەهێزمانی هەوا گۆڕکێ تا ئەو هەوایە ئەو غازە بکاتە دەرەوە لەبەرەوە ئەمێنێتەوە کە ماوە تەنیا سپارکێکی کارەبایی بۆ نجاری وایە گڵۆپێک داگیرسێنیت ئەو غازە لیا کۆبۆتەوە گڕەگرێ و ئەو تەقینەوە ڕوەدا جا لە گازی تێکتەر تەنیا گرنگ نییە گازی تێکتەردانی گرنگ ئەوەیە بەردەوام کارەبای لەسەر بێ و ئیش بکە سەر لە هەرێمی کوردستان بەداخەوە بەهۆی ئەوەی ئێمە 24 سعات کارەبامان نییە یعنی تۆ بۆ نمونە 20 سعاتیش کارەباتە بێ ئەو 4 سعاتی کە کارەبات نییە گازی تێکتەر ئیش ناکە چکە گازی تێکتەر هەستەوەرێکە بە کارەبا ئیشەکە پێویستە 24 سعات ئەو هەستەوەرە لە ناو ماڵەکانمان بێ و لە لای ئەو ئامێرانەوە دابنرێت کە LPG پێویستە وە گوتم تەباغ زۆپا هیتەر سیستەمی شۆڤاش وەک باست لە تەقینەوەی تانکیەکە کرد ینی تەقینەوەی ئەم تانکیانەوە شتێکی باوە یاخود جۆری تەنکیەکان ڕۆڵ ئەبینێ لە تەقینەوەی یاخود نەتەقینەوەی ئەو جۆرە گازانەدا خاتونی بەڕێز من ساڵی 2016 لە کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەیەکمە بوو بە ناوی بەرنامەی ئەندازە ئەم بەرنامەیە وەها بوو ئەگەڕین بە ناو هەموو کارگەکانی کوردستان یەکێک لەو کارگانە کە من خۆم سەردانم کرد کارگەیەک بوو کارگەی بەتڵی غاز بوو لە شاری سلێمانی لە تانجەڕۆ ئەو پرسیارم لێ کرد وتم ئایا بەتڵی غاز ئەتەقێت ئەو پرسیارم لێ کرد ئەو نمونەیەکی زۆر حەیوی زیندوی بۆ من هێناوتی وەرە با بچین بۆ تاقیگەکەمان طبعاً هەموو ئەم تێستانی کە ئەکرێ بێت لە تاقیگا بکرێ
هات 127 بار 127 باری کردە ناو بڵی غازەکەەوە بڵی غازەکە تەنیا یەک درزی تێبوو یعنی ئەگەر تەنکی غاز بڵی غاز بە پێی ستاندارد و کۆدی نێودەوڵەتی دروست بکرێت بە هیچ جۆرێک تەنکی غاز ناتەقێت چونکە تەنکی لە پلێتێکی ئەستور دروست دەکرێت کە سکنیسەکەی ئەستوری پلێتەکە 10 میلیمە و بە پێی کۆدی نێودەوڵەتی دروست دەکرێتەوە بۆ پەستان و پرێژەر و تێمپریچەرێکی زۆر بەرز دروست دەکرێت کەواتە ئەتوانم بڵێم لە 190 بەرەو سەرەوە نە بڵی غازە تەقێ نە تەنکی غاز ئەتەقێ بەڵام هۆکاری تەقین و تەقینەوەی سیستەمی غاز هۆکاری سەرەکی بریتە لە لێچوون لە سیستەمەکە ئێمە لە سیستەمەکە لە تەنکی غازەکەەوە بیگریت تەمان تەنکی غاز وەها دیزاین ئەکرێت بۆ 25 بار ئەبێ 25 بار زەختی تێبکرێ و تێست بکرێ بە تێستی هایدرۆستاتیک دوای ئەوە ئێمە لە وەرزی هاوینە ئەم تەنکیە ماگزیمەم تا 11 بار ئەڕوات دواتر ئێمە ئەبێ ئەم 11 بارە بە کۆمەڵە ستەیج بۆ 33 ملی بار کە تەباخی هەر یەکێک لە ئێمە ئەو تەباخی کە هەر یەکێک لە ئێمە چێشتی پێلێنێ 33 ملی بارە کەواتە ئەگەر ئێمە ڕەچاوی سیستەمە سەلامەتەکانی LPG کەین 33 ملی بار بە دڵنیایی هیچ نییە بەڵام کێشە سەرەکیەکە ئەوەیە ئێمە بە شێوەیەکی تەندروست بەکارینانین و ئەگەر لێچوونێکە بە پیشگوێخین چکە وەک وتم غاز قورسە لە هەوا قورسە یەک هێندەونیوی هەوا قورسە ئەگەر تۆ تەباخەکەت بۆ ماوەی 20 سانیە هەڵی کەیت و چرخەکەی پێوەنیت و بەجێی بێڵی نەیگرێ ئەگەر نەیگرێ زۆر حاڵەتی وا ڕوویدا بۆ لە بڵی غازە کابرا هاتۆ چایەکی سەر ناوە و چوەوتێتی ئێستێمە تا چاکە نەیزان گڕەکەی نەبینیوە هەر غازەکە ڕۆیەوە هاتۆ تۆ کە چرخی پێوەنەوە ماڵەکەی تەقیوەتەوە ئەو حاڵەتانە زۆر تەقینەوەی بەهۆی بڵی غازەکەەوە یاخود تەنکی غازەکەەوە نییە بەهۆی ئەو غازێکە ناو ماڵەکەیە بڵاوە بەهۆی لێچوون لە ناو سیستەمەکە جالە تەنکیەکەەوە تا تەباخی غاز و ئامێرەکان زۆر جالای خەڵک پرسیار بوو کە تەنکیەکە خۆی هیچی لێ نەهات و هۆکارتی ئەم ماڵە چۆ بەناخی ئەرزاویانی چۆڵی خانوویکی سێقاتی بەم شێوازە لێ کردووە لای خەڵک زۆر پرسیار بوو لە سۆشیال میدیا وەکو ئەوەی کە بۆ نمونە ئەم ڕووداوە چۆن ڕوویداوە بە دڵنیای ئەوە بێ بەرگری شارستانی تەوزیحی زیاتر لەسەرەوە نەوتوکانزاکانەوە بە دڵنیا و راپۆرتی خۆیان هەیە وەکو دقیق راپۆرتی دقیق ئەوان ئەیخەنە ڕوو چەند ڕۆژێکی تر بەس من وەکو ئەندازیارێ وەکو تەحلیلێکی ئەم ڕووداوە بکەم بە دڵنیاییەوە کۆبوونەوەی غازە بەهۆی لێچوونێکی زۆر لە ناو بیناکە هەبووە قەتیس ماوە نەچۆتە دەرەوە وا غاز ئەو سیفەتەیەوە گوتم ئەنیشێت قورسە غازێکی زۆر لێچوونی هەبوو نیشتووە ئیتر لەویایە بە دڵنیایەوە ئەو خانەوادە بەڕێزە داوینیان هەبووە کۆبوونەوەکی زۆریان هەبوو بۆ منە چێشت و نانیان لێ ناوە لەو ناوە لەوانێت جگەرە خورابێ تەنانەت مەعارزە بۆ ئەوەی ئەو سپارکی کارەبایی پلاکێک گڵۆپێک هەڵکرابێ یعنی یان ئەو وەستا بەڕێزە ئەمانە هەمووی وەگوتم بۆ چوونە کەس بە دەقیقی نازانێت لەوانێت لە حیمی کردبێ ئەو وینەش ئەو غازەش لە کۆبوو بێتەوە هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی ئەو ڕووداوە گەوری لێکەوت بێتەوە زۆر باش کاک لوقمان بۆ ئەو ماڵانی کە ئەم سیستەمی LPG-یان داناوە یاخود لە ئایندەیە پێویستیان بەوە بێ تەنکی غازەکە لە سەربان دابنرە باشە یاخود لە شوێنێکی نزبووە کە ژێر زەمینە دابنرە ئێمە باس لەوە ئەکەین غاز ئەگەر لێچوونی هەبێت ئەگەر لە سەربان بێت بۆ نمونە بە مروری زەمن ئەڕوات لەگەڵ هەوا ئەیبات بەس ئەگەر لە ژێر زەمینە بێت لێچوونت هەبێ قەتی سەمێنێ یعنی لە ژێر زەمینە تەنکیەکدا بنیت ئەگەر لێچوونت هەبێ هەمووی ئەنیشێ یعنی شتێک هۆکار نابێ بۆی ئەم غازە دەرچێتە دەرەوە سیستەمێکی ڤێنتیلەیشنی ئەوتۆمان نییە وە تەنکیەکان ئێمە بۆ نمونە چۆن تەنکیەک هەڵبژێری بە دڵنیایەوە ئەبێ کەسێک هەر هاوڵاتێکی بەڕێز کە تەنکیەکە کڕێ ئەبێ بڕیاری ئەوە بدا کە ئەو تەنکیە سێرتیفیکیشن یان مەنەفێستێکی هەبێ ئەم سێرتیفیکیشنەکە بە تایبەتی لە وڵاتە ئەوروپیەکانەوە لەلایەن چەندین کەسایەتی بەهێزە و کۆمەڵە ستانداردی بۆ دانراوە لە سێرتیفیکیشنەکە باس لەواکە کە پلێتەکەی بۆ نمونە ئەوەندە ملیم بێ ئەم کەسەش ئەمانەش ئەو 10 ملیمەش کە دیاری کراوە لە هاوانتە نییە کۆمەڵێک تێست کۆمەڵێک تەجروبەی لەسەر کراوە ئەنجا ئەو 10 ملیمە دیاری کراوە و ئەو پلێتە خاصە تایبەتە کە کاربۆن ستیلی لە ستاندارداڵێک چی و 345 ئاڕی کاربۆن ستیل بێ یعنی بۆ نمونە کەسێکی بەڕێز ئەوێ کارگەیدا بنێ هەر بچێ وەڵا بڵێ من پلێتەکە بێ 10 ملیم بێ بەمە
ئینەکەمان جێبەجێ نابێ و کوالتێکی بەرزی تەنکیمان بۆ دروست نابێ کەواتە لە هەموو حاڵەتەکانە کە تەنکیەکە کڕین ئەبێ مەنەفێست و سێرتیفیکیشنی ئەو شوێنەمان هەبێ چونکە لەو سەرتیفیکیشن و مەنەفێستەیە سەرجەم ئەو داتا و سەرجەم ئەو زانیاریانێکی لەو تەنکیە هەیە لەو مەنەفێستەیە بوونی هەیە. باشە کاک لوقمان بەڕای تۆ هۆشیاری هاوڵاتیان لە کوردستان چۆن سەبارەت بە دانانی سیستەمی ئەم غازەواتە بە شێوازێکی دروست دانرێ لە ماڵەکانە و دزین لەگەڵ نزیک بوونەوەی وەرزەکاندا و یانی لەم ساڵانی دواییدا بە بەرچاوی دەبینرێت کەم سیستەمە لە ماڵەکانە دائەنرێ ئایا بە شێوازێکی باشدا دەنرێ بە شێوازێکی گشتی بە شێوی گشتی دوو جۆرە بەشێکیان بۆ نمونە من بۆ پێیەک باسم کرد لە LPG ئیشەکەم بەشێک لە هاوڵاتیان پارێکی زۆر لە خانۆکانیان سەرفەکەن بۆ نمونە چەندین دەفتەر ئەدەن بە خانۆکانیان بەڵام کەیەتە سەر سیستەمی میکانیکەکانی ناو خانۆکان کە لە هەمووی گرنگترە بە تایبەتی سیستەمە فێنکەرە و گەرمکەرەوەکان سیستەمەکانی ئاگرکوژانە و سیستەمی LPG ئەمانە یەن لێرە کەم تەرخەمێکی زۆر ئەنوێنن یعنی بە دوای کەسێکی و ستافێکی شارەزا ناگەڕێن کە سیستەمەکان بۆ تەسیس لە کاتێک ئەو گرنگترە لە دیزاینی دەرەوە بەدڵنیا یعنی بۆ نمونە کوالیتی مەوادەکانیان تەنیا لە پێنا ئەوەی کە کولفە تێچوەکەی کەمتر بێ ئەچن بۆ نە بە وەستایەکی گەڕک ئەیکەن لەگەڵ ڕێز و حرمەتن بۆ وەستاکان بەڵام ئەم سیستەمە ئەوێ پێویستە ئەندازیارێکی میکانیک سەرپەرشتی بکە ئەگەر ئەندازیار سەرپەرشتی نەکات بۆ نەتۆ هەر لە دیزاینی سیستەمەکەتەوە لە هەڵبژاردین تەنکیت لە هەڵبژاردننی بۆریەکان هەڵبژاردننی هەموو ملحقاتی سیستەمەکەتە لەکوێ پێویستە لەکوێ پێویست نییە هەموو ئەمانە پێویستە ئەندازیاری میکانیک بۆ جێبەجێ بکە وەستافێکی ڕاهێنرا و ستافێکی بە ئەزمون ئیشەکان بۆ بکە بەڵام کە تۆ داتە دەست کەسێکی نەشارەزات تەنیا لەبەر ئەوەی تێچووی سیستەمەکەت کەم بێتەوە لێرە ڕووداوی نەخوازرا و ڕوادات وە گرنگترین شت لە سیستەمی LPG ئەوەیە کە پێویستە هەموو ئەو کەسانی کە سیستەمی LPG دانن لە ماڵەکانیان شارەزایەکی سەرەتاییان هەبێ بۆ نمونە هەر ئەوەی کە بۆ من لێچوونێکی بەسیط تێ ئەو نە شارەزات هەبێ بچی قفلی سەرەکی بگریتەوە بۆ ئەوەی هەتاوەکو ستافێکی شارەزا بانگەکەیت و لێچوونەکە بۆ چارەسەرکە و خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کە پێویستە 6 مانگ جارێک یان ساڵی جارێک سیانە و مەینتێنانسی ئەم سیستەمە بکرێتەوە ئایا لێچوون هەیە لە سیستەمەکەت ئایا گازی تێکتەر و حاسەکان و قفڵی کارەباییەکان ئیشەکەن ئیش ناکەن ئەگەر ئەم تێستانت کردەوە بە دڵنیایی و ئەگەینەوە ئەو نەتیجەی کە سیستەمی LPG سوودبەخشە وەک لەوەی زیان بەخش بێت کەواتە ئەم ڕووداوانی کە ڕوو ئەدەن ساڵان لە هەموو وڵاتێک بابزانم ئەم ڕووداوە ڕوئەدا تەقینەوەی غازای تر بتڵی غازە تەنکی غازە ناکاتە ئەوەی کە ئێمە پێویستمان بم سیستەمە نەمێنێ بە دڵنیاییەوە بە تایبەتی لەم بەهۆی ئەو قەدەر و کارساتەوە کە ڕوویدا ئەگەر سەیری سۆشیال میدیاکەین بەڕاستی هەر یەکە بۆ سپۆڕێک لە بواری LPGە یان هەر کەسە و معلوماتێک بڵاوکاتەوە کۆمەڵی خەڵک ڤیدۆی خۆیان داناوە کە بایکۆتی سیستەمی غازەکەن قفڵەکان گرتۆتەوە ئەمانە نابێتە بەڵگی ئەوەی کە سیستەمی LPG ترسناک و ئێمە بەکارین با ئێمە وشیار ببینەوە سیستەمی بڕواتان هەبێت لە دوێنەوە بزانم 1970 تەلەفۆنم بۆهاتۆ یعنی بەس بەوەی سیانەی سیستەمی LPGەکانیان بکەن دەی لەو پێش لە هەفتەیەکە یەک کەس تەلەفۆنی نەئەکرد یعنی ئێمە لەم ڕووداوانە کە ئەم قەدەرانە ڕوئەدات ئێمە پێویستە وشیار ببینەوە سیستەمی LPG کە دائەنین خاڵی گرنگ و جەوهری ئەوەیە لەلایەن ستافێکی شارەزا و کەسی بە ئەزمون و ئەندازیارەوە سەرپەرشتی بکرێت وە سیانی سیستەمەکە گرنگترین شت ئەوەیە سیانی سیستەمەکە 6 مانگ جارێک یان ساڵی جارێک وە کەمێک خۆمان شارەزای سیستەمەکە بکەین بە تایبەتی ئەو ماڵانەی کە تەنکی لە ناو ماڵەکانیان نەدانێ زۆر باشە کەواتە ئێستا ئەتەوێ ئەو پامە بگەێنی کە ئێمە ئەگەر سیستەمێکمان هەبێ لە ماڵەوە ئەم سیستەمەمان هەبێ ئایا دەتوانین بە پشت بەستن بە ئەندازیارێک یاخود کەسانێکی شارەزا لەو بوارەدا چێکی سیستەمەکە بکەینەوە بۆ ئەوی کە بزانین ئایا لە چوونی هەیە شتێکیوە بە دڵنیاییەوە بۆ نمونە تۆی بەڕێز سیستەمێکی LPG داناوە 6 مانگ بەسەریان ڕۆیوە تۆ لەوانەیە هیچ زانیارێکی ئەو تۆت نەبێت لەسەر ئەم سیستەمە بەڵام کاتێک ئەندازیار یان ستافێکی شارەزا بە ئەزمون ڕاهێنراوێن چێکی ئەم سیستەمەت بۆکەنەوە لە خاڵی یەکەمەوە کە سەیفتی ڤاڵڤی سەر تەنکیەکەت بۆ چێکەکەنەوە دوای سەرجەم قفڵ و ئەو ملحقاتانی کە لەسەر تەنکیەکە بۆ چێکەنەوە هیچ لێچوونیەکەی ئایا سیستەمەکە ئیشی خۆیەکە ئایا ڕیگولیتەرەکان ئەو پرێژەرە بەرزی کە لەناو تەنکیەکە هەیە ئەیکات ئەو بە 33 ملیبار بۆ ناو سیستەمەکەت ئایا حاسەکانت ئیشەکەن هەموو ئەمانە یعنی چێکردنەوەیەکی
پێویستە کە هەموو 6 مانگ جارێک یان ئەگەر 6 مانگ جارێکش نەکرا ساڵی جارێک ئەم سیستەمە چێک بێتەوە ئەو کاتە ئێمە بە دوورە بین لە هەموو ڕووداوێکی نەخوازرا. زۆر باشە کاک لوقمان لە کۆتاییە پەیامت چییە بەتایبەت بۆ خانمان چووکە لە ماڵەوەن غاز زۆر بەکارەهێنن هەم بۆ چێش لێنانەوە خۆ گەرمکردنەوە و گەرمکردنەوەی ماڵەکانیان بەگشتی چۆن مامەڵە بکەن لەگەڵ غازا و بەدوربن لە مەترسیەکان. خۆی غاز جگە لەوەی لە هەوا قورسترە سیفەتێکی تری هەیە بێبوونە لە ئەساسە غاز LPG بێبوونە بەڵام لە کارگەکانەیەن بۆنێکی تایبەتی تێەکەن بەس لەبەر ئەوەی کە هاوڵاتیان وشیار بکرێنەوە بۆی کە بۆنی غاز هاو ئاگادار بن کە جاری وایە ئەوەش بۆن ناکەین بەداخەوە جاری وایە هەندێک کەسەیە هەستیارە بۆی کە بۆن ناکات یعنی ئەوانەشەیە جا بەو خانمە بە ڕێزانەی کە بە تایبەتی بەتڵ بەکارەهێنن یان ئەگەر بۆنێکی غازیان کرد لە ناو ماڵەکانیانە ئەتوانن هەر لە منەظەمەی غازەکەەوە بیگرنەوە هەتاوەکو بۆن هاوسەرە بەڕێزەکانیان یان بۆن ئەو بەتڵە بگۆڕن یعنی ئێمە زۆربەی کات لێچوونەکانمانە سەری منەظەمە ئەبێ و زۆربەی کات ئەو سۆندەی کە غازەکەی پیاەتە ناو ماڵەکەەوە لێچوونی هەیە وە گەورەترین کارەسات کە ڕوو ئەدا لەوەیە خانمان حەزیان لە گڕی غازەکانیانە زۆر بن ئەچناڵێن خواردی منەظەمەیەکی هەزاریمان بەرێ لە کاتێکە هەزاری کە 1000 ملی باڕەکات زۆر زۆر ترسناکە من باسی 33 ملی باڕەکەم ئەڵێم ئەبێ ئەو غازەی کە یێتە ناو ماڵەکانمان 33 ملی بار بێت لە کاتێکە ئەوانە چن 1000 ملی بار ئێنە ناو بیناکانیانەوە بە پێی ستانداردی عالەمی نابێت 300 ملی بار زیاتر بێت لەوە زیاتر بێت لە کاتی لێچوونە ڕووداوی تەقینەوە ڕوەدات لەبەرەوە پێویستە لەسەر هەموو لایەکمان لەم ڕووداوانە یعنی سوود وەربگرین بە خۆمان بچینەوە زیاتر حەزر لە سیستەمی LPG بکەین چونکە بە دڵنیایە سیستەمی LPG سوودێکی زۆری لێ ئەبینین بە تایبەت کە ئێمە لە ئێستادا بەرە وەرزی زستانە ڕۆین زۆری ماڵەکان بۆ خۆگەرمکردنەوە بۆ چێژلێنان بەکاری هێن. وڵای من یەک پرسیار ماوە گەر بە کورتی ئاماژەیەک بە کوالێتی شتەکانیش بێ ئەو کوالێتی کە ئێمە ئەو سیستەمەی پێدا ئەنێن یان هەر بابەتێک کە پەیوەندیدار بێ بەشتی ناو ماڵەوە تا چەند کوالێتی گرنگە لە ڕوودانیم کارەساتانەیە بە دڵنیاییەوە ئێمە کۆدێکمان هەیە NFPA 58 لەم کۆدەیە سەرجەم ئەو موادانەی کە بۆ سیستەمی LPG بەکارەهێنرێ ئاماژەی پێکراوە ینی کاتێکە وە گوتم ئەندازیارەکە تەسمیم و دیزاینی سیستەمەکەکە تەشخیص و هەموو مادەکان سلێکشنەکە عنی ئەڵێ بۆ نمونە بۆریەک لەم سیستەمە بەکاربێت کە بە پێی ستانداری ASTM A106 سیملێرسی گرێدی B بێ بەڵام تۆ بۆ نمونە من چوومە ماڵێکەوە سیرەکەم بۆری ئاو خواردنەوەی بەکارهێناوە تێگەی یعنی کارەسات لەمەیە یعنی تۆ بۆ نمونە لە ستانداردا بۆریەکت بۆ دانراوە تۆ بچی لە پێنا ئەوەی کە تێچوویەکی کەمتری هەبێ تۆ بچی بۆریەکی تر بەکاربێنی یان لە هەندێک پڕۆ من باسی خراپی ئەو بۆریە ناکەم لەو ئاستەیانیم بەڵام ئەو بۆریە بەڵام بەپی ستاندار ناگونجێ کەواتە کە کارەساتیش قەوما تۆ بەپی کۆدی نێودەوڵەتی ئیشت نەکەوت جا زۆر گرنگە ئێمە ئەمە بە نمونە بۆ بۆریەکە بۆم باس کردی سەرجەم مەوادەکان ئەبێ بەپی ستانداردی نێودەوڵەتی بێ ئەگەر ئێمە بمانەوێت زەرەر و زیانەکانی سیستەمی LPG کەم بکەینەوە. بۆ ئومێدی خۆی گەورە هەموومان پارێزە لە ئەو جۆرە ڕووداوانە و ئێمەش توانین بای ئەوەوە شیاری وەربگرین کە لە حاڵتێکە هەستمان کرد خەریکە ڕووداوێکی نەخۆش و ئەدای خود لە گازی ماڵەکانمان و سیستەمی گازیمانە خەلەلێک هەیە بتوانین ڕووبەڕووی بینەوە هەتا و کاتێککە لایەن پەیوەندیدار دێت و کێشەکەمان بۆ چارەسەرەکە دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز کاک لوقمان ئەحمەد ئەندازیاری میکانیکی لەگەڵمان بووی ئەزیزان هەر بۆ دەربڕینی هاوخەمی و هاوسۆزی و ماتەمینی سەبارەت بۆ ڕووداوی کە لە گەڕکی کازی و شاری سلێمانی ڕوویدا و چەندی قوربانی و برینداری لێکەوتەوە هاوڵاتیانی هەولێر بۆ هاوخەمی بۆم ڕوودا و مەراسیمێکیان ئەنجام داوە کە مەراسیمێکی پرسە و ماتەمینیە پێکۆ هاوکارانمان سەبارەت بەوە لەوێ ڤیددیۆیەکیان بە ئامادە کردوین بینە فەرموو.
وەکو قوتابخانەی بن مستۆفی لە شاری هەولێر بە مەبەستی ماتەمگێڕان و هاوخەمی دەربڕین بۆ ئەو کارەساتە دڵتەزێنەی کە لە شاری سلێمانی ڕوویدا بەداخەوە بووە هۆی قوربانی 15 کەس لە ئەندامی خێزان و چەند بریندارێک. ئێمەش بە پێویستمانزانی وەکو بەڕێوبەری قوتابخانە و قوتابیانی ئەم قوتابخانەیە وەکو هاوسۆزی و هاوخەمیەک بۆ ئەو بنەماڵە تێکۆشەر و کورپەروەر و عیلە دیاری شاری سلێمانی لێرە ساتێک بۆ گیانی پاکی قوربانیان بۆسین و هاوخەم و هاوسۆزی خۆمان بۆ ئەو بنەماڵەیە دووپات بکەینەوە لە زاخۆل لە دووهۆک لە گەرمیان لە هەڵەبجە لە هەموو شار و شارۆچکەکان دڵتەنگ و خەمبار بوون. ئەکرێ بڵێن ئەم کارە ساتی کە ڕوویداوە لە شاری سلێمانی تەنهای خانەوادەیەک نەبووە بەڵکو هەموو تاکێکی کورد بەم کارە ساتە نیگەران بۆ دڵتەنگ بووە. شاری هەولێر بە هەمان چەشن بە هەمان شێوەی شاری سلێمانی کە ناسراوە بە شاری هەڵمەت و قوربانی کە ئەو قوربانی گەورەیان لەو کارەساتە نەخوازراوە بەخشی بە خەڵک و خاکی کوردستان بە هەمان شێوە شاری هەولێریش خەمبار و تازێبار و پرسەدارن بە هەمان شێوەی خەڵکی سلێمانی چۆن سلێمانی تارای ڕەشی تازێباری بە سەرچای گۆیژە و ئەزمەردا پۆشیوە بە هەمان شێوەش شاری هەولێری خۆشەویستیش تارای تازێباری بەسەر قەڵای دێرینی شاری هەولێر و بە سەرچیای سەفینی لە بن نەهاتوودا پەخش کردووە. بۆ بە خەڵکی سلێمانیش دەڵێن چۆن ئێوە لەگەڵمان نابوون بۆ هەموو ئەو کارەساتی لافا و ناخۆشی و ناهەموارانەی بەسەر شاری هەولێرا دەهات ئێمەش لەگەڵتانین بۆ هەموو ئەو کارەسات و ناخۆشی و نهامەتیانی بەسەرتان بێت. ئێوە تازێبارن ئێمەش تازێبارین، ئێوە هەست بە ئازار دەکەن ئێمەش بە هەمان چەشن. ئێوە چەندێک خەمتان بۆ ئەو جگەرگۆشە و منداڵە جوانانە چەشتووە بۆی کە ئەمڕۆ بە خاکتان سپاردن ئێمەش دەتوانین بڵین هێندەی ئێوە خەفەتبار و خەمناک و بێتاقەت بوون. من وەکو قوتابێک کە داوامی ئێوارانی ئێستا یعنی ئەو شەیدانێک کە زۆربیان قوتابی بوون قوتابی و ناڵ بوون بەڕاستی هەمومانی تاسان دڵگران بوون و غەمناک بوون بەڕاستی. خۆشەویستان بەردەوامی لەگەڵتانە و لە تەوەری دۆماندا باس لەو کاران دەکەین کە پەیوەندی نێوان خێزان پتە دەکا و بەتایبەتیش پەیوەندی نێوان هاوسەران و ئەو شتانەی کە پێویستن لەو خێزان ئەنجام بدرێت بۆ پاراستنی ئەو پەیوەندیە و پابەندبوون پێوەی و چەندین پرسیار و تاوتوێ دەکەین لەگەڵ میوانێکی زۆر بەڕێز ئەویش خات و فاتمە تۆفیق ڕاهێنەر. خات و فاتمە بەخێربێی سپاس بۆ ئامادەبوونن. زۆر سپاسدانەکەم. فاتمە حەزەکەم بۆ پرسیار دەست پێ بکەم بۆ پێی کە هاوسەران بنەمای دروستکردنی خێزانن باسێک لەوە بکەین کە ئەوان چ ڕۆڵێکیان هەیە لە بوونی پەیوەندیەکی دروست لەناو خێزاندا. بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم بۆم بەرنامە جوانەوە لە هەمان کاتە سلااو ڕێزم هەیە بۆ بینەرانی کەناڵەکەتان. خۆی گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمێ ومن آياتها أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. کاتی ئەم مەوەدە و ڕەحمەیە خۆی گەورە باسی ئەکات کە دروستی ئەکا لە نێوان ژن و پیاوێکە کاتی هەولی ئەویان هەیە کە ببنە هاوسەری یەکتر. طبعا لە پێش ئەوەی کە پرۆسی هاوسەریەکە جەبەجێ بکەن کۆمەڵی خاڵ هەیە ئەبێ بیزانن ئەم
کچ و کوڕە. ئیتر ئەم خاڵانە ئەکەوێتە سەر شانی خۆیان بە دوایە بڕۆن یاخود خێزانەکانیان کە گرنگیان پێ بدەن کە ئاشنایان کەن بۆ خاڵانەوە ئاشنایان کەن بە پرۆسی هاوسەرگیری چەندە گرنگە و چەندە ئەبێتە هۆی ئەوەی کە دەکرێت بڵێن خێزانێکی بەختەوەر و تۆکمە دروستکەن و دەرەنجامەکەشی بۆ هەردوولا بۆ بنەماڵی هەردوولا و لە هەمان کاتە دەرەنجامەکەشی بۆ کۆمەڵگە ئەبێن. سەرەتا من ئاماژە بە چەند خاڵێکەکەم بەبێ و کچ و کوڕە کە دەست پێەکەن بەوەی کە ژیانی هاوسەرگیری دروست بکەن. خاڵی یەکەمیان حەزەکەم باسی ئەو بکەم ئەم دوانە دابنیشن لەگەڵ یەکتریە و بڕیار لەسەر داهاتوی خۆیان بدەن. چۆن بڕیار لەسەر داهاتوی خۆیان بدەن خۆ ئێمە زۆر جاریوا هەیە ئەڵێن داهاتوو بەدەست خۆمان نییە ئەو شتانی کە ئەکەوێتە ینی ڕۆژ بە ڕۆژ کە تێکەوین بەدەست خۆمان نییە بەڵام کۆمەڵشتی هەیە بەدەست خۆمانەوە کوپرین بڕاردان لەسەر ئەو چۆنێتی ژیانمان لە چوارچێوەی ئەو خێزانەیە و چۆنێتی ئەوەی کە قسەی لەسەر ئەو بارە بکرێت کە چەند مناڵیان هەیە چەند مناڵیان ببێت یاخود چۆن مامەڵە بکەن یاخود یەکێکیان تەلەبێ خوێندن تەواوەکە یاخود ئەو شتە ڕئیسیانەی کە ئەیانەوێ بیکەن یعنی ئەو ئەحلامانە یاخۆ بڵێ ئەو هیوایەتانەی و ئەو ئامانجی کە ئەیانەوێ بی پێکن لەناو چوارچێوەی خێزانەکە ئەوێ باسی لێ بکەن و گفتوگوی لەسەر بکەن. خاڵێکی تری ئەوەیە کە ئەگەر مەسەلەی دارایی زۆر گرنگە لە مەسەلەی زەواجە. ئێمە هەر لە سەرەتاوە زۆر جارێستا کوڕانمان ناتوان هاوسەرگیری پێک بهێنن لەبەرەوەی کە لایانی دارایەکان باش نییە یاخود ناتوانن ینی ئەو تەڵەباتی ماڵی کچەکە جێبەجێ بکەن. لێرە ئەکرێ یعنی تۆ هەدەفەکەت ئەوە نەبێ ینی بۆ مەسەلەی دارایی شوبکەی یاخود ژن بهێنی جاری باشێ با بڵێن بە پێچەوانەشەوە جارێک کوڕیوا هەیە لەگەڵ ڕێزمە ئەچێتە داوای ئافرەتێکی دەوڵەمەند بەس لە پێناو پارەکەیە لە پێناوی کە دەوڵەمەنە خۆی دەوڵەمەنە یاخود جاری وایە لێکێداتەوە کە ئەم ئافرەتە معاشخۆرە ڕاستی بۆیە ئەمە هەردوولایەن ئەبێ قسە لەسەر ئەمە بکەن و خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی ئەگەر هات و دەوڵەمەنیش بێ بەڵام جاری وایە زڕۆفێکی وا بەسەریەکە ئەو مڵکەی لە دەست نامێنێ ئەو مەسەلە داراییەوەکو خۆی نامێنێتەوانێ هەروەکو ئەوەی کە چۆن جاریوا هەیە سەرمایەدارێک زەرەرەکە یاخۆ جاریوا هەیە ئەو شتێکیان بەسەر دێتە بەلحاڵ هەر شتێک بێ ئەو لایەنەی دارایان لێکەمە بێتەوانە لەبەر ئەوە بێ ئیستعدادی ئەوە وەربگرن و چاویان لەوەش نەبێ گرنگ ئەوەیە خێزانێکی بەختەوەر لە چوارچێوەی چەند دیوارێکە کە دروستی ئەکەن خێزانێک بێ کەمایی ئەوە بێ شایستە بێت تیا بژین و شایستەی ئەوە بێ کە پەرەی پێ بدەن بەڕاستی. خات فاتمامەوە پرسم ئەوترە خێزانی یاخود ژیانی خێزانی ژیانی هاوسەرداری مشکمان بۆ مودەیەکی دوور و درێژ چێ بۆ مەدەل حیات تا کۆتایی ژیان بۆ ئەوەی ئەم دوو هاوسەرە مادەم قەراری زەواجکردنیان داوە هەتا کۆتایی ژیانیان پەیوەندیەکان دائیمەن لە نوێبوونەوەیە بێت و سارد و سڕی نەکەوێتە نێوانیانەوە پێویستە چی بکەن بۆ ئەوەی کە دوور بکەونەوە لە ساردبوونەوەی ناوپەیوەندیەکان. بەڵا پرسیارێکی جوانە دەستان خۆش بێ. وەڵام من حەزەکەم شتێکی تریش بڵم یەک دوو خاڵی تر بەس بە کورتی لەسەر ئەوەی پێشوم یعنی ئافرەتەکەش و کوڕەکەش بیر بکەنەوە لەوەی کە ئیتر ژیانی سنگڵی کۆتایی دێ یعنی ئیتر چێتە ژیانێکەوانێ پڕ مەسوولیاتە نەشیان ترسێنین کە ئیتر هەموو مەسوولیاتەکان بە یەک جار نایە چونکە کەم ڕۆژانە مەسوولیاتەکان دروست ئەبێت بەرامبەر بە یەکتری بەرامبەر بە خێزانەکانی یەکتری و بەرامبەر ئەو مناڵانی کە دێتە ناو ژیانەوانێ وە لە هەمان کاتە مامەڵە و هەسوکەوتی لەگەڵ کەسێکی جیاوازە بێ وەکو ئەوە نییە کە لەگەڵ برا خوشکەکانێک کە لە ماڵی خۆیان بووە لەگەڵ دایک و باوکیان چۆن ژیاوە یعنی تەبیعەت یەکتر شارەزا بن وەبزان چیان حەز لێ و لە خواردن و لە جلو بەرگ و لە ڕەنگەکان و لە چوونە دەرەوە لەم شتانە ئێستا تێکەڵێ بێ لەگەڵ کوڕێکە کە نازانێ حەز بە چیەکە یعنی نازانێ خواردنەکەی چییە خواردنی مفەزەل یاخود ئەو خواردنی کە زۆر حەزی لێ و ڕۆژانە بێخوا نازانێ کەواتە بێ ئیستعدادی ئەمە وەربگرێ ئەمیش ئەچێت باسێکین لە دواییە چۆن ئەمە ئیستعدادی بۆ وەرەگرێ وە لە هەمان کاتە مامەڵی لەگەڵ دوو بنەماڵی جیاواز ئاکرێ ئێستا مادەم ئەم کچەکە چۆن
بچۆ ژیانی هاوسەریەوە یاخود کوڕەکە جێتە ژیانی هاوسەریەوانێ هەردووکیان لە ماڵەکانی خوانیە نەدەرەوانێ کە هات نەدەرەوانێ ئەو کاتە خێزانێکیان دروست کرد و ئەم خێزانانە ئەکێ لەگەڵ دوو تایفەی ترە مامەڵاکەن وانە لەگەڵ دوو عایلەی ترە مامەڵاکەن لەگەڵ دوو خێزانی ترە وەکو ماڵی باوکی کچەکەی و ماڵی باوکی کوڕەکەی کەواتە بێ ئیستعداداتی ئەمانەیان هەبێت یعنی شتەکە هەروە بە هەڕەمەکی تەماشای نەکە یاخود گەورەکان ئامۆژگاری کچەکانیان بکەن کوڕەکانیان بکەن لەسەر ئەوەی کە چۆن مامەڵیان لەگەڵا بکرێەوە زۆرێکیش شتمان هەیە یعنی من خۆشبەختانە باسێکم بۆ کوڕکچانی ئەم سەردەمە و ئەم ڕۆژگارە یعنیشتان زۆرن کە هەم ئەتوانن بیخوێنەوە هەر لەسەر مۆبایلەکەی دەستیان هەر سێرچێکی بۆ بکەن زۆر شت دێتە بەردەستیان و زۆر کەسیش ئەمانەی دەوروبەریان ڕۆشنبیرەوە ساڵان بۆ شکڵە نەبوو کە بڵێن ئاوە ئامۆژگاری بکرێت و هەر ئەوەندە ئەیانوت کە تۆ چیتە ژیانی ئەوێ ئەبێ بە قسەی مێردەکەت بکەیت و تر ئەم قسەکردن بە قسەی مێردکردن و بە قسەی ماڵە خەزورانە نازانی چۆنە و چۆن پەیڕەوی بکەیت و چۆن ڕێز لەو بڕیاری ئەوان بکریت و بڕیاری خۆشت و ئەو خاڵانی کە هەروەکو بە ڕێز داماژت پێکرد بۆ ئەوەی کە پەیوەندیەکان بە قوت بێت وەنیە و کاڵمە بێتەوانی ئەم پەیوەندیم کۆمەڵە شت هەیە دەکرێت ژنیش و بڵێن ئافرەتیش وە پیاویش ڕەچاوی بکە بەردەوام ئەمە کاری ڕۆژانەیە ئەمە کارێک نییە کە بڵێن وەڵامە شتێکی ئەوێت کە ئەمە بڵێن ساڵێکی ترێکم دو ساڵی ترێکم یاخود مانێکی ترێکم ئەمە کاری ڕۆژانەیە کەواتە هەر لە ئێستاوە ئەتوانی ئەوە جێبەجێ بکە یەکێ لەو خاڵانە کە باسی لەوە بکەین ئەوەیە کە دەبێت خۆشەویستی دوولایانە بێ یعنی ئەو خۆشەویستیە بەردەوام دەکرێت بەردەوامی پێ بدەیت و هەروەها دوولایانە بێت بۆ نمونە ئافرەتێک ئەڵێ هەر حەزەکەم هەمیشە لەم خۆشمەوێ یا بەدەمی خۆم پیاوەکەم ئەڵم پێم بڵێ خۆشمەوەی پیاوەکە ئیستیجابەی نییە و هەروەها بە پێچەوانەشەوە جاری وایە ئافرەتەکە وانە پیاوەکە حەزەکە ئەو شتانە دووبارە بێتەوە یعنی هەموو ڕۆژە حەزە کەلیمەی خۆشەویستی دووبارە ببێتەوە شتێکی زۆر باشە بەڵام شەرتیش نییە هەر بە کەلیمات بێ زۆر جاری وا هەیە بە شتانێکن کە بۆ نمونە تۆ کە پیاوەکە دێتەوانێ ئەزانی حەز لە چه خواردنێکەکە خواردنێک ئەو خواردنەی بۆ ئامادەکەی کە ئەو حەزیلێک بڵێ لەبەر خاتری تۆم خواردنم لێنە ئەمڕۆ کە زانم حەزت لێ یاخود ماڵەکە حەزەکە بە شێوازێک بێ کەواتە بە کرداریش ئەتوانی ئەم عملیە بکەی یعنی شەرت نییە هەر بە وتن بێ ئیتر خاڵێکی تریش باسی من خاڵێک زۆر بە گرنگدانێم کە لە بینی ژن و پیاوە زۆر جاری وا هەیە ئێمە خۆمان پۆشتاکەین خۆمانە گۆڕین خۆمان شیک پۆشەکەین خۆمان ڕێک پۆشەکەین بۆ دەرەوە کە کاتێکتە دەرەوانێ کاتێکە یەک مقابلەی کەسێکت هەیە کاتێکە ئەچیتە دەوام یعنی بە شێوازی خۆتە گۆڕی و ئەتەوێت شکڵێکی جوان و ڕێک و پێک پیشانی خەڵکی بدەیت بە شێوازێکی بڵێن خۆگۆڕین هەموو کاتێ نابێتەوەی کە بتەوێت سەرنجی خەڵک ڕاکێشی نا بەڵکە بۆ ئەوە بێکە بەڵێ کەسایەتیەک و شێوەیەکی ڕێکی خۆت و ئەڵە جلوبەرگ و ئەوانش تەسیرەکە لەسەر کەسایەتی کەسەکە دەکرێت ئێمە ئەمانە ناکەین لە دەرەوە بەڵام بۆ ناو ماڵەکەی خۆمان ئەمە ناکەین بەڕاستی زۆر جاری وا هەیە ئافرەتان ئەڵێن ئێمە زۆر سەرقاڵین بە ماڵەوە بە مناڵەوە بە ئیشەوانێ مێردیێتەوانێ و کۆمەڵە تەکالیفی هەیە و ئەم شتانە بەڵام لەگەڵ ئەمانەشە هەمووی ئەمانە چۆن ئیشن ئەمەشان ئیشە ئەمەشان ضرورەتە بڵێ ئەبێ هاوسەنگەکە ڕابگری لەوێ و هەوڵ بدەیکە بە شێوەیەکی جوان دەرکەی لە پێشچاوی پیاوەکەتەوە لە هەمان کاتە پیاوەکەش بە هەمان شێوە نەک هە لە ڕۆژە بەڵکە لە کاتێکە کاچیتە ژووری نووسنەکە من حەزەکەم لێرە ئاماژەی پێ بکەم یعنی زۆر جاری وا هەیە ینی ئەمە فەرامۆش کراوە بەڕاستی یعنی ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە بێ هاوسەران ڕەچاوی بکەن کە ئەچیتە ژووری نووسن هیچ شتێک مەبە لەگەڵ خۆتا بۆ ژووری نووسنەکە وەکو لەوەی کە کێشە و مەشاکلەکانت وەکو لەوەی کە بۆڵە بۆڵ و
ناڕەحەتیەکانن وەکو لەوەی کە مناڵەکان چەندە حەزێتیان داوی داوام چەندە حەزێتی یاوی ئەم هەموو کێشانە مەبەرە ژووری نووسنەکە بڵێ وەڵی تر لەویا بەتەنهام لەگەڵ پیاوەکەیە و ئەتوانم کێشەکان نەخێر ئەوە زووتر کاتێ مناڵەکانە خەوێ یاخۆ کاتێ فرسەتێکی تایبەت شتێکی جوانم بینی لە خێزانێکە وتیان کاتی ئێمە ئامانەوێ قسە بکەین لەگەڵ یەکتریە لەبەر چاو مناڵەکانە ناوێرم قسە لەگەڵ پیاوەکەما بکەم لەبەرەوە زانم کە عەسەبیە هەر کە قسەیەکم کرد زوو هەڵەچێ و مناڵەکانیش پێزانن و کە عەسەبی بوو شتەکەشم بۆ نایەتە ڕاستە یعنی بۆم حەل نابێ لەبەرەوەی بەمە دەرەوان کە چینە دەرەوە بەیەکەوە لە شوێنێکا دانیشن ئەنج وردە وردە قسەکەی خۆمی بۆکەم ئێمە شتێکی جوانە وەڵا شتێکە زۆر نایابە ئەتوانی لە دەرەوە هەم ئەویش لە ڕووی نایە دەنگ بەرزکاتەوە و گوێشت بۆ ئەگرێت و ئەتوانی بەوە کارەکە و چارەسەر بکەیت و خێزانێکی تریش هەر لە هینەکە خوێنمەوانێ ئەیگووەگە کاتێ ئێمە شەڕیشمان بێ وتمانە بە لە ژووری نووسنەکە ینی جانەبینەوە لە یەکتر چۆن ینی جاری وە هەیە کە شەڕێکە بێت ناخۆشیەکە بێ ئەیان یەکێکیان جێگەکەی خۆی هەڵەگرێت بەتانەکەی خۆی هەڵەگرێت تۆڕاتە دەرەوە بەڵام وتیان ئێمە اتفاقمان کردو لەسەرەوەی کە ئەم شتە نەبێ باشە تر عاجزێ کەوت بۆ بینیانەوانێ وەلحاڵ پیاوەکەی تر چوو بە دەرەوانە لە ژووری نووسنەکە ژنەکە شتێکی هەڵگرتەوە نووسیبووی لەسەری کە ئەمە بڕیارەکەی ئێمەیە کە نابێ ژووری نووسن بەجێ بێڵێ باشە ئەویش نەیویستە بە چونکە ئەم قسەیانە بەیەکەوە لەسەر نووسین کردبووی لەسەر پشتی خۆی هەڵی گرتبوو پیشانی پیاوەکەی دابووی تر مەجبور پیاوەکەش چونکە قەرارە بڕیارە داوێتی ناشکرێکە پەشیمان بێتەوە لێ چونکە یەکەم هەموو شتێک تەسیراتی هەیە لەسەر کەسایەتی کەسەکە دەکرێت ئەچێتەوە ژوورەکەی خوان ئەمانە شتانێکن کە توانی کارەکانی خۆتی پێ حەل بکەیت وەلا لە هەمان کاتە خاڵێکی تر هەیە لایانی دەرونی کەسەکە ینی ئێمە بزانین ئەم لایانی ڕاگررتنی لایانی دەرونی ژن یان پیا و زۆر مهمە چۆن ینی ئێمە کاتێ خێزانێک پێک دێنین ئەبێ ئەو خێزانە هەست بە ئەمان کات یعنی بڵێن هەم ژنەکە ئەمانی نەفسی و ذاتی بۆ دروست ببێ و هەم پیاوەکەیش و هەم چیش هەبێت ئەمانی ئوسەری هەبێت ینی ئەمانی ئاسایشی خێزانی هەبێ کاتێ من لەم خێزانم نەترسم ینی ترس و دڵڕاوکێم نەبێ لەوەی کە پیاوەکەم بێتەوە ئێستا قسێکی ناخۆشم پێڵێ یاخود ئەم شکێنە لە بەرچاو میوانەکانە یاخود ئافرەتێک ئەمە هەر واقعەیە ینی بڵێن على الأغلبیشمان تقریبەی ئاو هەیە لە ناو کۆمەڵگەی کوردەواری خۆمانە ئافرەت شتی بیر ناچێتەوە زۆر کەم شتی بیرەچێتەوە لێتە بورێ بەڵام بیری ناچێتەوانەوە بۆ ئاگاداری ئەڵێ ئافرەتەکە 40 ساڵ بەیەکەوەن لەگەڵ پیاوەکە باشە ئەم 40 ساڵەوە 16 ساڵیشە وەفاتی کردووە یعنی کەواتە دوای 56 ساڵ ئەم ئافرەتە باسی ئەوەکە باسی ئەو ڕۆژاکە کە کاتێ پیاوەکەی شکاندوێتی لە بەرچاو دوو هاوڕێ ئەڵێ بەخوا ڕۆژێکیان منیشکان لە پێشاوی دوو هاوڕێ فڵانە قسەی پێوتم بزانە یعنی دوای 40 ساڵ بەیەکەوە و 16 ساڵیش عەمری خۆی کردووە پیاوەکە ئەم بیری ناچێتەوە هەر باسیەکە کەواتە گرنگیدان بەلایەنی دەرونی کەسەکان خۆیان وەلا خاڵێکی تریش ئەوەیە کە گرنگی و احتیمامات بۆ یەکتری ئاها ئافرەت ئەبێ گرنگی پێ بدرێت پیاو دەبێت ڕێزی لێ بگیرێ بەڕاستی ئەمە دوو خاڵێکن زۆر جاریش وە هەیە لەندە پەروەردەی مناڵ و کچ و کوڕیشە ئەمە جیاوازە یعنی ئەبێ خۆشەویستیەکی زۆر دەی بە کچەکەت کچەکە پێویستی بە خۆشەویستی و گرنگی و ئێتیمامە بەڵام کوڕەکە زۆر پێویستی بە ڕێزە حەزەکات دایک و باوکی ڕێزی لێ بگرن حەزەکە ینی خۆی تەبیعەتی تر کوڕوایە کە حەزەکە ڕێزی لێ بگیرێ لە بەڵام ئافرەتەکە پێ حەزی لە گرنگیدان و ئێحتیمامات و خۆشەویستی و ئەم شتانێ دەکرێت ئەگەر تۆ هەموو ڕۆژێکیش پێی نەڵێ خۆشمەوێت و ئەوانە بێ بەس ئێحتیمامی پێ بدەیت کاتێکە قساکە شتەکان بە زۆر هێنی نەکەین قورسی نەکەین لەسەر خۆمان کاتێکە بڵێن هەموو شتێ بە پارە حەل نابێ کاتێک قساکە چاو بڕە چاوی یعنی قەیچێکە گەر سێری کەیت یعنی تەماشای بکە بڵێ ڕاستەکەیت یعنی پاوپای ئەو قسە بکەی گرنگی پێ بدەیت لە کاتی هەڵچوونەکانیان گرنگی پێ بدەی بزانی ئەمە لە بۆچی هەڵەچێ زۆر جاری وا هەیە پیاوی وامان هەیە ئێمە فەنێکمان هەیە فەنی تەجاهلی پێوترێ گوێنەدان یعنی پشتگوێ خستن یاخود بڵێن پشتگوێ خستن یعنی وە بزانێت گوێت لێ نەبووە چکە پشتگوێ خستن زۆر قورسە ئیحمالکردن
ئەم ئافرەتە هەر قساکە و هەرە بۆڵێنێ و کۆمەڵێ مەشاکلی هەیە پیاوەکە هەر وەلا کە ئەنەما يعني اهتمامي ناداتها اصلا اهماليك ودواي شهر مناقشه لك انا قبل بزان بوشي تو توربوي هو كاري توربونا كتشيبو بين بيك وحليكين ما دام خزانيكي ما دام اتي توبه ما دام اتي او خزانه بردوام به ابي جرينجي بدي بخالي لو اشتانا كاتك افرت تورا ابيت هاشتكي جوهنا بيني على لكاتك كافرت طورة وعصبية وقصاكات وأمانة ئەگەر پیاوەکە باوەشێکی پیا بکات زۆر بە ئاسانی دڵی چاکە بێتەوە یعنی واز لە هەموو شتەکانی هەنێ یعنی ئیتر ئافرەت هەر خۆی تەبیعەتی وایە نەرمە دەکرێت بە نەرمی مامەڵەی لەگەڵا بکەی و جاری واش هەیە ئەم فەنی تەجاهولەکە باسم کرد ئەوە وا بکرێت کە هەندێک شت هەیە ئەکرێ لە ماڵەوە هینە بە ئەکرێ خۆتی هەلێک یعنی خۆتی لێ وا لێ بکەی کە هەر ئاگات لێنێ بۆ ئەوەی تۆزێ لە کێشە و بەڵاکان بە دوور بکەوی بەڵێ گۆڕین یعنی گۆڕینی بیرکردنەوە طبعا الله إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئەگەر دەوێت تۆ کێشەت هەیە هەر لێ ئێستاوە کێشەت هەیە مشکلت هەیە لە ماڵەکەیە کەواتە لە خۆتەوە دەست پێ بکە بێ گۆڕانکاری لە خۆتا بکەی تاوەکو بتوانی ئەو کێشانە یاخود ئەو بیرکردنەوەی تۆ بیرکردنەوەی هەڵەت هەیە سلبیاتت هەیە هەوڵدا بیرکردنەوەکەت بگۆڕی بەوەی کە بیرکردنەوەیەکی باش و ئیجابی و بابەتی و واقعیانە بێ بۆ ئەم سەردەمە شتانێک نەبێ کە لە خەیاڵات چییە بەڵکە شتیانێکی واقعی و بابەتیانە بیری لێ بکەیتەوانێ و هەوڵ بدەی قسەی لەسەر بکەی زۆر باشە خاتو فاتمە ناسینی ئەو دوو کەسە بۆ یەکتری طبعا ئەو ناسینە ڕەنگە هەر لە سەرەتای هاوسەرگیری و دەست پێ بکە ئێمە لە هاوسەرگیریە فترێکمان هەیە پێڵەن دەستگیرانداری ئەم فترەیە بچی دانرا ئامانجلی چییە پێویستە کات چۆن ئەو دوو کەسە سوودی لێوەرگرن بۆ ناسین یەکتری بۆی دوجار لەو پرۆسە درو درێژەیە کە لەگەڵ یەکترای بەنەسەری دووچاری کێشە نەبنەوە بەڵێ فترەی دەستگیرانی شتێکی باشە ئەگەر هەبێت و لەم سەردەمەیە زیاتر گرنگیان پێداوە بەڵام لە سەردەمانی پێشوو وابزانم وانە بووە و ئەو فترەی دەستگیرانێکش ئەگەر هەبوو بێ چوونە دەرەوە و قسەکردن و ئەمانە لەگەڵ یەکتریان نەبووە بەڵام بە هەر حاڵ لە فترەی دەستگیرانیە ناکرێت ئێمە هەر بە خەڵوایی یان بە تەنهایی دابنیشێ ئەمە ڕێی زانایانی لەسرە لەسەران بابەتە ئەکرێ فترەی دەستگیرانی لە 6 مانگ تاوەکو ساڵێک زیاتر نەخایانێ و ئەشکرێت کەمتر بێت بە حکمی کەسەکان خۆیان دەستنیشانیەکەن جاری وا هەیە هەفتەیەکە جاری وا هەیە دوومانە جاری وا هەیە کەمترە جاری وایە 4 ساڵیشە خەوێنەیە چکێکم بەهۆی زروفێکەوە دێت لەم فترەی دەستگیرانیە دەکرێت لە یەکتر تێبگەن یعنی بەڕاستی خواست و ئارەزوەکانی خۆیان لەلای یەکتر باس بکەن یعنی شتەکان وا بێت کە شتی بابەتی باس بکرێ هەروەکو پێشتریش باسمان کرد کە ناکرێت ئێمە بچین لەو ماوەی دەستگیرانیە کە لەگەڵ خێزانەکەیەتی یاخۆ بڵێن لەگەڵ دەستگیرانەکەیەتی کە ئەچێتە دەرەوانە بە شێوەیەک مامەڵە بکات کە واقعی نەبێت باشە بە شێوەیە وا خۆی پیشان بە مەلایکەت ئاسا لە کچیش و لە کوڕیش خۆی ئەمە هەر هەیە چونکێکم لەو کاتانە تۆ زۆر تازەی لەگەڵ ئەو کوڕەیە لەگەڵ ئەو کچەیە کورداری خۆڵە دڵی زۆر گەرمە بەڵێ دڵی گەرمە ناکرێت هەندێک تەسەڕوفات بکات بەرامبەری هەرچیەک بڵێ بۆ نمونە پیاوەکە هەرچێکە لێ بڵێ باش بەناسکی و قسەی ئەوە نییە و هەم پیاوەکە کچەکە هەرچێک داوا بکە بۆی جێبەجێەکە بەڵام حەق وایە ڕاستی و دروستی خۆیان پیشانی یەکتر بدەن تەبیعەتەکانی خۆیان پیشانی یەکتر بکەن ئەگەر من خەلەلێکم هەبێت حەق وایە من باسی بکەم لای ئەو بۆ ئەوەی ئەو هەوڵ بدات چارەسەری بکە ینی بتوانین بە هەردووکیانەوانی ئەو خەلەلانەی یەکتر چارەسەر بکەن و ئەوەش خۆیان پیشان بدەن کە ئەمە شتێکی ڕاست بێت نەک دوای پێی بڵێ وەڵاوە تۆ لە کاتی دەستگیرانیا وانە بووی یاخود ئەو هەموو بڕیارێک کە دەهات یاخود ئەو هەموو وعدەی کە بە منتدا یان ئەو شتانەی کە ویستت بۆم کەی هیچی وا نەبوو یعنی ئەمانە قورسە چونکێکم ئەگەر متمانە لە دەستدا لە نێوان دوانە زۆر قورسە بێ ئەوەش یەکێکە لە هۆکاری خۆشببختی خێزانەکان و مانەوەی پەیوەندەکان دەکرێت سیقە و متمانەی تەواوەتی هەبێ بە یەکتر بۆ ئەوەی کە بتوانین ئەو ژیانە ئیدامە کرد ینی زۆر جار ئەو وێنەش هەیە کە
ئێمەوە ئەزانین ئەو کەسێ بەرامبەرمان زۆر کامڵە بۆی دوجار کەچینە و پەیوەندیەوە ڕەنگە ئەو بابەتە نەبینیان کاڵ بێتەوە لە بەر چاومانە کاتێک کەسەکە و خۆی بینینەوە دووبارە ڕەنگەمان بگۆڕێەوە شتەکان بەڵێ زۆر ڕاستە. بەڵێ من هەروەکو وتم ئەکرێت ئەم ژیانی خێزانداریە قوتسیەتێکی پێ بدەیت بزانی کە بۆچی ئەم ژیانە دروست دەکەیت. کۆمەڵی شتمان باس کردوە ئەشی لەمەوانەیە ینی ئەکرێت ژن و کچ و کوڕەکە بە تەواوەتی لەم مانایە تێبگەن ینی ئەم ئوسرەیە بۆچی هەر ئەوەش نییە ینی بڵێن هەمیشە هەر خۆشیە و خێزان هەر ئەوەیە کە تۆ بەڕوویەکی خۆشەوە بیت و بە ئەمانەوە شتێک ینی ئەمە واقعی ژیانی خۆمان لە ماڵە باوان و لە ماڵە مێردیشا ئەزانین ینی هەر واقعی ژیان وایە خۆشی تایە ناخۆشی تایە خۆشێکە بەردەوام نییە ناخۆشێکەش بەردەوام نییە دەکرێت ئێمە زۆر بە وردی زۆر زۆرها التیزاماتە بۆ قسەیەوە نەبێ بڵێ وڵی تر هەرە بێتوانە بڵێ خۆشمێ لە ڕێگە ئەوە کوڕێک پرسیاری کردوتی نازانم من چی بکەمەگە خێزانم هەرچیەکی بۆکەم فەهەی نییە هەر شەڕم لەگەڵا ئەکات ئەڵێ تۆ ئەبێ هەموو شەوێکە دیتەوە هەموو ئێوارێکە دیتەوە هەر لە دەم دەرگاکەوە بڵێ خۆشمێ آخر ئەمە دروست نییە ریوت من لە کاتی بڵێن ڕۆژی لەدایک بوونەکەی ئەو کاتە باوی ئایفۆن 11 بوو هەری خێرا ڕۆشتە بۆ ئایفۆن 11یەکی بۆ کڕی بوو بۆی بردبوو ماڵوانێ ئێدەی خوشکە باشەکەم ئەمە بەستە ینی کە تۆی لەبیر بۆ لە دەرەوە ینی ئەمە مای خۆشەویستی تۆیە ینی بۆ ئەو کە ئەزانێت تۆ لە چ ڕۆژێکا لەدایک بووی خێرا ئەوە تا خۆت لەبیرت نییە ئەو چوە ئایفۆن 11یەکی بۆ کڕیوی تۆ هێناوێتەوانێ و پێشکەش دەکا شەرت نییە ئەمە ئەم بەهاگرانەی هەبێ لەوەیە گوڵێکت بۆ بێنێتەوە گرنگ ئەوەیە تۆی لەبیر بوو بێ ئێتە شەرت نییە ئەمە هەموو ڕۆژە بڵێ خۆشمێ چوزانی ئەم پیاوەش لە دەرەوە کۆمەڵە مەشاکل و کۆمەڵێ ناڕەحەتی هەیە وە لە هەمان کاتە ئافرەتەکەش بە هەمان شێوە لە ماڵەوانێ کۆمەڵە مەشاکل و کۆمەڵە ناڕەحەتی هەیە بەدەست مناڵەوە بەدەست جاری وە دراوسێەوە بەدەست ئەو هینەی کە چواردەورێکە لەگەڵ یا ئەژی لەوەیە هەر بە تەلەفۆنی خەفەتێکی بۆ بێتە ماڵەوانێ لەبەر ئەوە ناکری ئێمە واچە سێر بکەین کە ژیان هەمووی خۆشیە و هەمووشی ناخۆشیە نەخێر بەڵامیتر ئەمە گرنگ ئەوەیە بتوانیت ئێمە سنوورێک دابنین یاخود بازنەی کێشی بە دەوری کێشەکانە کاتێک کێشت ئەبێ سنوورێکی ئاوا بازنەیەکی بە دەورا کێشە ئیتر مەڕۆڕە دەرەوە بۆ کێشەی تر ئەم سەر و ئەوسەری تر باس ماکە بەڵکە هەر ئەو کێشەیە کە ئەمڕۆ هەتا زۆر جاریوا هەیە ئافرەتەکە باسی شتێکا پیاوەکە شتێکی پێڵێ یعنی زۆر عەزێتیە لەبەرەوە جاری پێویست ناکە بۆ برای بەڕێزم ئەگەر ئەو قسەیە بکەی یاخۆ خوشکی بەڕێزم پێویست ناکە قسەیەکی تر بکەی بەرامبەرەوە بۆ پیاوە دوور لەو کێشەیە یعنی جاری وە پەلە هەیە بۆ ناو هەموو عایلەی هەردوولە ئەو قسەواکە ئەو شکڵانە ناکرێت ئەگرێت ڕێز لە هەردوولا بگیرێ ڕێز لە بابەت کەس و کاری هەردوولا بگیرێ تاوەکو بتوانن ئێوەش کێشەکانتان بە ئاسانی و بە حەکیمانە حەل بکەن نیشانە دەسەکان خۆش بە زۆر سپاس بۆ وتەکان خات و فاتیمە زۆر لەگەڵمانە بووی زۆر بەڕێز خات و فاتیمە تۆفیق ڕاهێنەر لەگەڵمانە بوو سپاس بۆ وتەکانێکە خێزانی هەمومان پڕ بە لە بەختەوەری و کامەرانی و ماڵەکانمان دوور بێ لە کێشە و مشکیلە عزیزان لە شاری چەمچەماڵ ڤیدیۆکمان هەیە سەبارەت بەکردنەوەی پێشانگای زانستی و کەلەپور بینەرە بین. ئەمە بۆ ساڵی دووەمە کە ئەم فستیڤالە لە پەیمانگاکەمان ڕێک دەخرێت فستیڤالی کەلەپور و تەکنەلۆجیا دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکان و خوێندکارەکان دەکەین بۆ دەستپێخشتنی ئەم فستیڤالە و دەستخۆشیان لێ دەکەین کە پێویست دەکات هەموو ساڵێک ڕێستێک بکەن بۆ دروستکردنی ئەم فستیڤالانە بۆ هەڵسەنگاندنی تەلە خوێندکارەکانمان کە لەیان توانێت تەکنەلۆجیا و هەم کەلەپوری و کوردی
سەش چەندین جۆری خواردنی کوردەوارییان هێناوە. من عمر یاسین عمر خوێندکاری پەیمانگەی کۆمپیوتەری چەمچەماڵ هەستاوم بە دروستکردن لەم فستیڤالەدا هەستاوم بە دروستکردنی ئەپلیکیشنێک بە ناوی ئیسلام. گرنگی ئەم چالاکیە لەوەدایە کە ئێمە خوێندکار زیاتر بتوانین بەهرەکانی خۆمان پێشکەش بکەین و بتوانین خزمەتێ بکەین بە پەیمانگا و وڵاتەکەمان. بێگومان گرنگی خۆی هەیە جۆرە فستیڤالانە هەمووکو ئێمە بتوانین توانەکانی خۆمان پیشان بدەین و بتوانین ئیسفادەیەک لە کارەکانمان بکەین، بتوانین ئێمە و دەرسانی ئەخوێنین ئەگەر فستیڤالێکی وانە بێ ناتوانین ئیسفادەیەکی لێ بکەین و پرۆژەی جۆرا و جۆری پێ دروست بکەین و گرنگ ئەم پرۆژە ئەم فستیڤالانە بکرێت. دەست حەدە دوولکەریمم لە پەیمانگەی کۆمپیوتەری چەمچەماڵ قۆناغی پێنجەمم لە بەشی پرۆگرام هەستاوین بە دروستکردنی چەند پرۆژەیەکی جیاواز لە قۆناغی یەک تا قۆناغی پێنج هەستاوین بە دروستکردنی پرۆژەی جیاواز بۆ پەیمانگاکەمان و بە عارضکردنی بۆی خۆشەویست. لەم پرۆژانەیە هەمووی پرۆژەی سوودبەخش و چەند شتێکی تریشمان کردو وەکو شتەکە لە پرویەکان و لە دەرەوە دانراون. وان فستیڤالەش سوودەکەی تەنها ئەوەیە کە بۆ پاراستنی شتەکە لە پورەکانمانە و هەروە ئەو پرۆژانەی کە خوێندکاران ئامادەی کردووە بتوانێت عەرزی کات و سوود هەم بە خۆی و هەم بە خەڵکیش بگەێنێ. خستنە ڕووی توانای زانستی خوێندکارانیشمان بۆ دەڤەرەکە بخەینە ڕووکە بە چەندین پرۆژە بەشدار بوونە لە ڕووی زانستی تەکنۆلۆژیاوە. بەتاکید لە دوای هەموو ماندووبوونێک ئینسان ئەگەر بەتایبەت خوێندکار ئەگەر بەرهەمەکەی خۆی ببینێ و خەڵکی بێت بەسەلەن تەماشای بکە و عەرزی بکە دیارە ئەو خوێندکارە زیاتر تەشجیع بێ پاڵنەرێکە بێ بۆ ئەوەی تەموحێ بێ بۆ پرۆژەی تر بۆ خزمەتی زیاتر. بینەران دەچینە لاینەوە بڕێک و دواتر دەگەڕینەوە و کۆتاتەوەرمان پێشکەش بێەوە دەکەین. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە تەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟
بینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. عزیزان بۆ ئارامی دڵی دەبوون ماوەکردنەوەی بەیانێکی خۆش و دەستپێکی ڕۆژێکی نوێ کە لە سوود دەگرین دواتر دەکەن. فەرمووی. تقبلنا بجميل هداك أعنا يا ذا الأسماء الحسنى الطف ربي بهذا القلب لولاك لما كنا ندعوك وما آمنا نحسن بك ربي الظنا فاستخدمنا لك يا رب استخدمنا لك يا رب هل من سائل فأعطيه يسألنا الله سبحانه تعالى ما أكرمه جل في علاه سبحان الله جميل هداك أعنا يا ذا الأسماء الحسنى والطف ربي بهذا القلب لولاك لما كنا ندعوك وما آمنا نحسن بك ربي الظنا فاستخدمنا لك يا استخدمنا لك يا رب تممت دعائي لك ربي قائلا آمين لا ريب أنك الواحد يا مجيبي لا سواك يعين قلتها بيقين نسألك هدانا استخدمنا لك يا رب استخدمنا لك يا رب اللهم تقبلنا بجميل هداك أعنا يا ذا الأسماء الحسنى والطف ربي بهذا القلب لولاك لما كنا ندعوك وما آمنا نحسن بك ربي الظنا فاستخدمنا لك يا رب استخدمنا لك يا رب
عزیزان دوباره سلای خواهی گەورتان لەبێ دیارە لە ئێستایا گەڕی چوارەمی پێشانگای لەنەوەڵ کتێب دەڕوا لە شاری سلێمانی کە ئەمە ساڵی چوارەمە ئەم پێشانگایە کرێتەوە لە ناوچەی داسڵوجە و کۆمەڵێک کتێبخانە و دەستگای چاپ و بڵاوکراوە تێدا بەشدارن لە وڵاتی جیاوازەکانەوە بەرهەمەکانی خۆیان پێشکەشەکەن و کۆمەڵێک ناونیشانی نوێ و ئەوانی پێشتریش پێشکەژە و سەردانیکەرانە ئەکرێ دیارە هۆنیا لە سلێمانی وە لە ناوچە جیاوازەکانی تری کوردستان و شارەکانی تری کوردستانەوە سەردانیکەر هەیە بۆ ئەم پێشانگایە و ئەو کەسانش کە بەتایبەت خوێنەرن و هەروەها بەتایبەت چاوەڕێی ئەم جۆرە بۆ نۆمەڕاستیمانن دیارە ئێستا زۆر وەکۆڵێ مشتاقن بۆ ئەوەی کە سەردانی پێشانگاکە بکەن و ئەو ناونیشانانی کە خۆیان مەبەستە تیابی دۆستنەوانە و بخوێنەوە و سوودی لەوەربگرن. بەڵێ ئەزامە زۆر بە دەرفەتێکی باشە زانم بۆ خوێنەرانی کتێب لەوەرەوەی کە هەموو بەرهەم بڵاوکراوەکی تایە کە هەموو چین و توێژەکان دەتوان سوودی لێ ببینن و لەوێ دەبینرێ لە هەمان کاتدا چەندین چاپ و بڵاوکراوەی جیهانی تێدایە کە بە زمانەکانی تر دەست دەکەوێت ئەمە دەرفەتێکە کە ڕەنگە لە ساڵەکە جارێک دووبارە بێتەوە بۆ خوێنەوەرانی کتێب. بەڵێ ئێستاش میوانێکی بەڕێزمان هەیە لە پێشانگاکەوە لەگەڵمانایە کاکیوە کارگێڕی ناوەندی چوارچرایە کاکیوە سڵاوی خی گەورەت لێبێ خوشحاڵین لێرە لەگەڵ مانایی پێم خۆشە کەمێک باسی کار و چالێکەکانی خۆتانمان بۆ بکەن لە ناو پێشانگای چوارەمی نێودەوڵەتی کتێب ئایا ئێوە وەکو ناوەندەکی خۆتان بەچی بەشداریتان کردو و دیارترین ئەو ناونیشانانە چین کە ئەتانەوێت لە گەڕی چوارەمی پێشانگای نێودەوڵەتی کتێبە پێشکەشی خوێنەران و سەردانیکەرانتان بکەن. هەڵێ پێشەکەی سەلام عەلەیکم ئێمە وەکو ناوەندی چوارچرا بە 800 بۆ 900 ناونیشان بەشداری لە پێشانگای نێودەوڵەتی چوارەمین پێڵقولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ناونیشانەکانمان لە خۆی لە بوارەکانی ئەدەب و زمانەوانی و ڕۆمان و شعری شاعیران و پزیشکی و جوگرافی و مێژوو ئەم بابەتانە لە خۆگرێ هەروەها هەموو دەستگاکان لەم کاتا بڵێن ئامادەکاریکی باشیان کردەوە بۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ئەم پێشانگایانە ئەگەر ساڵانە لە شارەکانەوە خەڵکێکی زۆر ڕوو لە سلێمانی دەکەن بۆ بەشداربوون یا کڕینی کتێبی دڵخوازی خۆیان لە پێشانگاکانە ئێمەش وەکو ناوەندی چوارچرا بە کۆمەڵی بەرهەمی تازەوە بەشدار بووین لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی. زۆر باشەکانیوە سەردانیکەران تا چەندێک بە گڕوتینەوە سەردانی پێشانگاکەن و هەروەها خواستی هاوڵاتیان و سەردانیکەران چۆنە لەسەر پەرتووکەکان کە پێشکەشەکرێت لە پێشانگاکەیە. بەڕاستی ئەم سەردانیکەرانی هاوڵاتیان جێگەی دەستخۆشی و دڵخۆشیە بۆ ئێمەی دەستگا بۆ خەڵکی کوردستان کە گەلەکەمان گەلێکی ڕۆشنبیر و بەدوای هاور کەسێ لە بواری خۆیان بەدوای سەرچاوی خۆیان دەگەڕێت بێگومان. زۆر باشەوە وەک دەزای ئەمە چوارەمین جارە ئەم فستیڤاڵە ئەنجام دەدرێت ئێوە یەکەم ساڵتانە بەشداری تێدا بکەن و ئایا بەرەو پێشچوون دەبینن لە پێشەنگاکە تا کە ئێستا زیاتر خوێنەران پێی ئاشنا بن و کەسانێکی زیاتر ڕووی تێ بکەن؟ بەڵێ بەڕاستی خوێنەران جێگەی دڵخۆشی پێشوازیی گەرم لە کتێب دەکەن بەڵام کۆمەڵێ کێشە و گرفت هەبوو ساڵانی ڕابردوو ئەم ساڵ تا حەدی تا ئێستا نەبووە. ئەو گرفتانی بڵێن ڕێگرتنی خۆپیشاندەرانی جەماعەتی خوێندکارانی زانکۆ ساڵان ڕێگر بوو لە هاتنی خوێندکار بڵێن خەڵک بۆ پێشانگای نێودەوڵەتی بەڵام ئەم ساڵ خۆشحاڵی تا ئێستا نییە. کاتەکاکیوە ئێوە چەندەم ساڵتانە بەشداریەکەن؟ 4 ساڵە بەشداری لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. زۆر باشە سەرداریکەران زیاتر چین و توژێک لە خۆ دەگرێت ئایا تەنها خوێندکارە؟ ناوەڵا لە هەموو بڵێن لە بەتەمەن و لە گەنج و لە هەر کەسی لە هەموو بوارەکانی ناو کۆمەلگا کەسەکانی ناو کۆمەلگا بەشدارن لە پێشانگای نێودەوڵەتیە. کاکیوە زۆرترین و کتێبانی کە داواکاری لە سەرخواستی هاوڵاتیانی لەسەر کام کتێبانن کتێبە مێژوویەکانن دینیەکانن یاخود بوارە جیاوازەکانی ترن؟ وەڵی لە دەستگاکەی ئێمە
بڵێن بە زۆری داوای کتێبی مێژوو ڕۆمانەکان دەکرێت. زۆر باشە. هیچ ناونیشانێکی تازەتان هەیە کە ئەمساڵ تایبەتتان کردبێ پێشانگاکە لە پێشانگاکە یا پێشکەشی بکەن؟ ئەمە ئەم ساڵ دوو ناونیشانمان یەکیان بە ناوی ڕۆمانێکی مؤەدەبپورە یاسەمین، یەکیان کتێبێکی مەولانایە. ئەتوانین کەمێک باس لە کتێبەکان بکەین مادەم بۆی کە کتێبێکی تازەیە و ئێمەش لێرە باس لە کتێب دەکەین، حەزەکەین ئاشنایەکەین بە بینەرانمان گەر خواستیان لەسەر خوێندنەوەی ڕۆمان یاخود ئەو کتێبەی مەولانا کە باست کرد تازەیە و کەسانێک حەز بە خوێندنەوەی بکەن ڕەنگە. وڵاهی خوێنەری مەولانا خوێنەرێکی تایبەتن، ئەو کەسانەیە کە حەزیان لە زیاتر لە شتە عارفیەکانە، بەڵام ڕۆمان هەموو تین و توێژەکان حەزی پێ ئەەکەن، چونکە ڕۆمان زیاتر سەرنجی گەنجان ڕادەکێشە بەلای خۆیان. زۆر باش. ئایا هیچ پەیوەندیەکتان هەبووە لەگەڵ وەرگێڕانە لەگەڵ نووسەرانە بۆ ئەوی کە ئەو بەرهەمانەی هەیەە ئێوە هاوکاریان بن و لە پێشەنگاکەدا بەخشی بکەن بۆ بینە بۆ خوێنەرانی کتێب و ئەو کەسانی کە سەردانی پێشنگاکە ئەکەن، هیچ کۆنتاکتێکتان هەبووە لەگەڵیان؟ هەر دەستگایەک لەم دەستگانەی کە بەشدارن لە پێشەنگای نێودەوڵەتیە کۆمەڵێ نووسەر و وەرگێڕی خۆیان کە کاریان بۆ دەکەن، بێگومان ئێمەش هەر نووسەر و وەرگێڕی خۆمانمان هەیە. لەو نووسەران و وەرگێڕانە کامانن کە دیارن و ئێستا لەگەڵ ناوەندەکی ئێوەیە کار دەکەن یاخود بەرهەمیان هەیە؟ ئەمە وڵایی کەسەکان بڵێن ئەو نووسەرە گەورانە نین کە بڵێن وەکو بەختیار عەلی وەکو نەبەس گۆران و ئەمانە لای ئێمە نین لە بڵێن بەرهەمەکانیان. ئێمە لە فارسیوە کۆمەڵە نووسەری خۆمان وەرگێڕی خۆمانمان هەیە بڵێن لە عەرەبیەوە هەمانە، بەڵام ناوەکان ناوێکی ناسراو نین. زۆر باشە کاکیوە. ئێوە چۆن بەشداریتان کردووە لە ناو ئەم پێشانگایە یاخود ئەم ساڵ ئەو کتێبخانانە یاخود ئەو دەستگای چاپ و بڵاو کراوانە کامانن کە بەشداریان کردو، چونکە ئەوترێ ئەم ساڵ لە کوردەکانە کەمترین سەردانی کەر یاخود کەمترین دەستگامان هەیە بەشداری ئەم جۆرە چالاکیان کرد بێ. ئەم زانیاری ڕاستە؟ ئەوەی کە من بزانم تەنها یەک دەستگا هەیە لە سلێمانیە کە بەشداری نەکردووە، ئەویش کاک یادگار کتێبخانەی یادگار کە بەشی قانونیە، ئەوانی تریان هەمویان بەشدارن. زۆر باشە. ئەو لەم پێشەنگایەدا بێگومان چەندین بەرهەمی جیاواز هەیە، بەڵام ئێمە وەکو کورد یعنی حەزەکەین کۆمەڵێک بەرهەم و نووسراوی کوردیمان هەبێت کە لەو پێشەنگایانەدا عەرز بکرێ و کار بکرێ بۆ ناساندنی نووسەرانی کورد. تا چەندێک ئێمە وەکو کورد بەرهەمی خۆمانمان هەیە، نووسەری باشمان هەیە کە بەرهەمێکی تایبەت بێ بە زمانی کوردی نووسرابێ و پێشکەش بە خوێنەوەرانی تایبەتی بکات. ئەتوانم بڵێم بەرهەمەکانی نووسەرەکانی خۆمان زۆربەیان بڵێن وەکو بەختیار عەلی نەبەس گۆران خواستێکی زیاتری لەسەر و هەموو کتێبەکانەوە. کەواتە ئەی بەرهەمە وەرگێڕاوەکان ئەوانیش خواستی یان لەسەرە یان جیاوازی چیە لەگەڵ ئەو بەرهەمانەی خۆمانە و نووسەرەکانی خۆماندا؟ هەموو ناونیشانەکان بە تاکید هەر کەسێ و لە بواری خۆیان بۆ کتێبی خۆی و بواری خۆی دەگەڕێت. یعنی هەرەوە نییە بڵێ هەر کەسێک تایبەتە بە بەختیار عەلی یان نەبەس گۆران یا وەرگێڕاو، لە هەموو بوارەکان و سەرچاوەکانە خەڵک بە دوای ئەو کتێبی دڵخوازی خۆیان ئاگەڕێت. باشە لە ناوەندەکەتان تا چەندێک کەستان هەیە ڕێبەری خوێنەران بکات کە بۆم نەگەر کتێبێکی وز ئێوەی پێی پیشان بن یاخود با لە بابەتێکە هاوکاری بکەن و سەرچاوی بۆ بدۆزنەوە؟ بەڵێ بە تاکید کەسێکمان تایبەت کردو بۆ بەشارانەی کە بڵێن کەسێکە بە دوای کتێبێک ئاگەڕێ بۆی نادۆزێتەوە، ئێمە و کەسە خۆی سەرپەرشتی بەشەکەیەکە و کتێبەکانی بۆ دۆزێتەوە و پێڵێ کام کتێب باش و کام کتێب خراپ و کام سەرچاوەیان چ بابەتێکی تایە. بەڵێ عەزیزان زۆر سپاس بۆ بەڕێز کاکیوا محەممەد کاریگەڕی ناوەندی چوارچرا لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانیەوە لەگەڵمانە بوو. ئێمە زۆر سپاس دەکەین. ئەزیزان دچینە هەولێر و لەوێ پێشبڕکەیەک ساز کراوە، پێشبڕکەی نووری دڵانە کە بۆ قورئانی پیرۆزە و کەسانێک هەیە بەشداریان کرد و مەراسیمێکیان بۆ ئەنجام دراوە. پێکەوە بینەری ئەو مەراسیمە دەبین لە شاری هەولێر.
ولله ملك السماوات والأرض يخلق ما يشاء ساعتنا لختمه بشيوي تعجيز أما يبرسي شيوخي كرام خيرة تلاوي إنسان آلام باشتر قرآن دبران لا بريوبراتي گشتی پروردەی دەستگای نوری حکما هەڵدەستێ بە ئەنجامدانی هەشتەمین ئاهەنگ. ئامۆژگاری بۆ خۆم بۆ هەموو ئینسانێک بە تایبەتی بۆ گەنجان ژیانی لەگەڵ قورئان بێت. فعلا قورئان بەهاری دڵانە، فعلا قورئان نوری دڵانە، باشترین زانست لە دنیا و بۆ توێشەی دواڕۆژ بۆ بەرەکەتی ماڵ و منداڵ قورئانی پیرۆزە. ئەوەی کەوا هەمنشینی قورئان بوو لەگەڵ قورئان ژیان لە خراپە دوور دەکەوێتەوە. خراپەکاران ناتوانن زۆر دەستی بۆ ببن. بۆیە من داوا لە گەنجان دەکەم هاوتەریب لەگەڵ خوێندنی خۆیان لەگەڵ پسپۆریەکانی خۆیان کاتێک لە ژیانی خۆیان بۆ قورئان خوێندن تەرخان بکەن. نابێ گەنج بەڵکو نابێ مسلمان بگاتە خزمەت خوای گەورە سبحانه وتعالى بڵێ ئەی مسلمان لە ڕێگای جبرائیل عەلەیهی سەڵات وەسەلام بۆ سەروەر محەممەد صلی الله عليه وسلم قورئانێکم نارد ئەتوو چەندت پێیە؟ ئامۆژگاریم لە بۆ هەموو کەسێک بە تایبەتی بەڕاستی چینی گەنجان ئامۆژگاری لە بۆ خۆم و ئەوجە لە بۆ هەموو ئەوانیش حەقەتەن ئەو تەمەنێک کە خوای گەورە پێی بەخشین تەمەنێکی سنووردارە لە لەحزەکان بەسەرماندا دێکەوە فەرمانێک دەردەکرێت ئەو دڵەمان لە کارکردن دەوەستێت ئیتر فۆرسەتە بەڕاست ئەو تەمەنەمان پێویستە بە غەنیمە بزانین باشترین شتیش کە ئێمە ئەو تەمەنەی لێ سەرف بکەین تاوەکو لە قیامەت لێی پەشیمان نەبینە وەڵاهی قورئانی پیرۆزە لۆ ئەوەی کەوا لە قیامە سەرفراز بین لەگەڵ قورئانی پیرۆز بین لۆ ئەوەی لە دنیا بەختەوەر بین لەگەڵ قورئانی پیرۆز بین وەکو دەفەرمی ئیمام شافعی ڕەحمەت خۆی دنیا دەوێت لەگەڵ قورئان بە قیامەت دەوێت لەگەڵ قورئان بە دنیا و قیامەت دەوێت لەگەڵ قورئان بە ئیتر ئامۆژگاری منە لە بۆ خۆم ئەو دواش لە هەمووان خوای گەورە هەموو تەوفیق ئامادەکردنی ئەو هەدیانەی کەوا لە بۆ دەرچووان ئامادەکرایە لە ئەستۆیان گرت خوای گەورە پاداشتیان بداتەوە بەرەکەت خاتە ماڵیان خوای گەورە هاتنتان بە ئەجر و پاداشت و ڕەفعی دەرەجات لە بۆ ئەژمار بکات. وەلاتی پەروەردەی نووسینگە و هەروها بەشی پەروەردەی منداڵ ئێستەلانێ بڵێت بۆ چ بچم بۆ چ لەبەر بکەم بەس دوایە خۆی کە قورئانی ئەوە کرد لەگەڵی وەک بڵێ هەڵوەدا دەبێت و زیاتر تامەزرۆ دەبێت لەبەری بکاتن هەم ئەو مامۆستا بەڕێزانەش مامۆستای زۆر باشن ئینشاڵڵا خوا پاداشتی بەخێریان بداتەوە مامۆستاکانی زۆر قورئانیان لا خۆشەویست دەکەن و هەم قورئان خوێندن بە جەماعی ئەوە خێری زیاتری هەیە و بۆ قورئان لەبەرکردنیش باشترە وەکو منافەسەی لێدێ ساڵی 2008 ئەو کاتی هەفتانە ساڵانە مەسەلەن 4 جوزئی لەبەر دەکەی هەفتانە ڕوبعەکەمان لەبەر دەکرد و کاتەکانیشمان خاستان ئەمن لە بۆ خۆم چکە ساحب مندار بوو دەبایە کاتی تەرخان بکەم لە بۆ ئەوەی حیفزەکەی بکەم عادەتەن بەیانیەکەی زوو یانیش پاژنی وەڕانەکان کە مندارەکان دەنووسنیان دەچوونە مەکتەب ئەمن ئەو کاتانمدا نابوو کەوا حیفزەکەی بکەم هەفتانە یەک ڕۆژ دەچوینە دەستگای واجبەکەم حازر دەکرد. وەڵای عزیزان لە پێشانگای نێودەوڵەتی کتێبەوە بەرپرسی دەستگای خاڵمان لەگەڵایە بەڕێز مامۆستا تۆفیق کەریم لەگەڵمانە بێ گفتوگۆکەین دەربارەی بەرهەمەکانی دەستگاکەیان مامۆستا تۆفیق سڵاوی خوای گەورەتان لەبێ پێم خۆشە بزانم ئەمە چەندەم ساڵە ئێوە لە پێشانگای کتێبە بەشداریەکەن و گرنگترین ئەو ناونیشانانە کامانن کە ئێوە ئەم ساڵ پێشکەشی سەردانیکەران و خوێنەرانی دەستگاکەتانیەکەن. بەناوی خوا سڵاو ڕێز بۆ تۆی شەیدا خانم بۆ هەموو بینەران و بیسەرانی خۆشەویست
سەبارەت بە ڕێکخراوی خاڵ جەنابتان ئاگادارن ڕێکخراوی خاڵ کتێبخانەی نییە وەکو کتێبخانە، بەڵام ڕێکخراوێکی ڕۆشنبیریە و کۆمەڵێ بەرهەمی هەبووە تا ئێستا 50 کتێبی چاپ کردووە و 38 ژمارە گۆڤاری خاڵی بە چاپ گەیاندووە. ئەم ساڵ یەکەم ساڵ بوو لەسەر داوای کۆمەڵە لە دۆستان وتیان ئێمە لەبەرەوەی یەک کتێبخانەیەکی تایبەتانیە زۆرێ لە بەرهەمەکانتان ناگاتە دەسمان، داواکەین ئامادەیتان هەبێ لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی. ئێمەش ئەم ساڵ بەو بەرهەمانەی کە هەمان بووە بەشداریمان کردووە و لەخوا بە زیادبێ خەڵکێکی زۆر ڕوومانتیەکات. گرنگترین ئەو کتێبانەی کە لامانە کۆبەرهەمی شێخ محەممەدی خاڵ کە لە 8 بەرگا چاپ کراوە بە دیزاینێکی جوان و بە تەرتیب و زیاتر لە 3500 لاپەڕەیە و 29 کتێبی جەنابی مامۆستا شێخ محەممەدی خاڵی گرتوۆتە خۆی کە پێکهاتووە لە 8 جزمی تەفسیر لەگەڵ 3 بەرگی پەندی پێشینان لەگەڵ 2 بەرگی فەرهەنگی خاڵ و لەگەڵ 2 بەرگی ناڵەی دەروون کە زیاتر لە 7 کتێبی لە خۆی گرتووە، بێژگە لە کتێبە عەرەبەکانی کەواکو ئێمە لە 2 بەرگا بە چاپمان گەیاندووە، واتە هەمووی 29 بەرگە لە 8 بەرگا چاپ 29 کتێبە لە 8 بەرگا چاپمان کردووە. بەرهەمێکی تری بەهێز و بەلای خۆمانەوە یەکێک لە کتێبە ناوەزەکان کۆبەرهەمی جەنابی مامۆستا شێخ عەزیز پارڕەزانیە کە 12 کتێبی لە خۆی گرتووە. جەنابتان ئاگادارن مامۆستا پارڕەزانی یەکەم کەسێک بووە کە بە تێروتەسەلی ژیانی پێغەمبەری مەزنی نووسیوە لە 2 بەرگدا زیاتر لە 700 لاپەڕە بێ، جگە لە دەواازەی ئیسلام و نمونەیەک لە ئیسلام و 5 فەرزەی نوێژ و کۆمەڵە لەو کتێبانەی کە کاتی خۆی بە چاپگەیاندووە ئێمە هاتین ئەوانە و کۆمەڵە کتێبیش کەواوەکو قەدەروا بوو لە پێ نەیتوانی چاپی بکات و دوایشە چاپ نەکرا. ئێمە سەرجەمە کتێبانە کە 12 کتێبن کۆمان کردەوە و لە 3 بەرگی گەورە بە چاپمان گەیاندن. زۆر باشە کاتە کۆمەڵە کتێبی بەڵێ کاتە کۆبەرهەمەکان لەوێ دەست ئەەکەی و بۆ ڕێنیشاندەرێک بۆ کەسانی کە دێنە پێشنگاکە لەکوێ دەتوانن بەرهەمەکانی ئێوەیان دەست بکەوێت. لێرە هەر کە دێتە ژوورۆ بەدەستی ڕاستە سیان فەرعی بەرامبەر بە کتێبخانەی ڕێنوێن کە کتێبخانەیەکی گەورەیە بەرامبەرمانە کۆبەرهەمەکانی شێخ محەممەدی خاڵ و مامۆستا پارڕەزانی و کۆمەڵە کتێبی دیکە دەسەکەوێت و کۆمەڵە کتێبی عەرەبیشمان هەیە. یەکێکیان بریتە لە ڕامانێک لەسەر قورئان کە جەنابی مامۆستا محەممەد ڕەوف بە عەرەبی نووسیوێتی و یەکێکیشان الوحدە الئیسلامیە تێزی دکتۆراکەی مامۆستا حەمەد ڕەشید پێنجوێنیە و کۆمەڵە کتێبی دیکەشمان هەیە کتێبی کاریگەری ئیسلام لەسەر کلۆری کورد کە یەکێکە لەو کتێبانەی دە بەحسی جیاواز لەسەر کاریگەری ئیسلام لەسەر ئەفسانە لەسەر کەلتور لەسەر مەتەڵ لەسەر حەکایەت و داستان و بەیت و ئەمانە کۆمەڵە کتێبمان هەیە بەڕای خۆمانەوە کتێبگەلێکی زۆر باشن چونکو عادەتەن ئێمە هەموو کتێبێ چاپ ناکەین تەنها ئەو کتێبانە کە ئامانجدارن و ئەو کتێبانە کەواکو دانسقەن و ناوازن کەمتر خەڵک ئاوڕی لێداتەوە ئێمە زیاتر ئەو کتێب و بەرهەمانە چاپەکەین. زۆر باش شما ئەمسا تۆفیقێکێکتر لەو بەرهەمانەی کە دەستگای خاڵی پێ ئەناسرێتەوە ڕۆژمێری خاڵە ئەم ساڵ بۆ ساڵی تازای خودت ساڵی 2023 چیتان ئامادە کردووە ڕۆژمێرتان ئامادەیە و ئەگەر ئامادەیە جیاوازی چیە لەگەڵ ڕۆژمێرەکانی ساڵانی پێشوو؟ 2 ڕۆژمێرمان ئامادە کردووە ئەوە ساڵی چوارەمە بەس ئەوەی ئەم ساڵ دوانە یەکیان ڕۆژمێری خاڵە کەواوەکو سەرجەم ڕوودا و ئەحداسەکانی کوردستان و دەرەوەی کوردستانیشی لە خۆ گرتووە جگەلەوە بەشێکی باشی تایە بۆ ئەوەی کەسێک یاداشتەکانی خۆی تێدا بنووسێتەوە جگە لە ژماردنی ڕۆژ و مانگ و تاڵەکە و ئەم ساڵ کە هەرچی معلوماتی لە ماوەی ئەم هەرچی ڕووداوی ڕوویدا و هەرچی معلوماتێکی تازایە هەمومان داخل کردووە لە ڕۆژمێرەکە و ڕۆژمێری دووهەمیش دامە ناو ڕۆژمێری دەستکەوت. ئەمە ڕۆژمێرێک نییە بە معنای ئەوەی خاڵ بەڵکو بریتە لە پلانێک بریتە لە ئەوەی تەواوکو چۆن ئینسانێک ئەتوانێت بنێ بۆ ساڵ وردەکارێکی زۆر جوانیتیا کراوە پۆلێنێکی باش کراوە ساڵەکەی دابش کرۆ بەسەر مانگە مانگەکەی دابش کرۆ بەسەر هەفتە هەفتەکەش بەسەر ڕۆژە و ڕۆژانە
ئیشی تۆ ئەرکی تۆ چیە چۆن ناوەکو هیچ کاتت بە کیس بڕۆ لە کیس بڕوە پێ بڵێم ئەمە مێرە بە موردەکانە چاپ کراوە و ئەو خەڵکەی کەواوەکو بتوانین بەشێکیشی جێبەجێ بکەن ئەتوانن بڵێن بەرنمەیەکی جوانیان بۆ ژیانیان داڕشتووە ناویشمان ناوە دەستکەوت چونکو لە ئەخیری ساڵە ئەو کەسە تێگا ئەم ساڵی چۆن بردوۆتە سەر. زۆر باش ماوسە تۆفیق بە پێوەی کە بەڕاستان دەستگایەکی ڕۆشنبیرین زیاترین ئەو کەسانی کە سەردانیکەری ئێوەن و خوێنەری بەرهەمەکانی ئێوەن کێن. ئەوەی من ماومەتەوەتیایە و سەرنجم دابێت زیاتر لاوانن خەڵکی دیکەیەن لاوان لە کچان و لە کوڕان پرۆشێکی زۆریان هەیە و زۆر بەرەو ڕوومانیان و هەر لە دوورەوە هەواڵی ناوەندەکە پرسن خاڵ و لەخوا بە زاوی ڕووی باشی تێکەن ئێمەش داشکانێکی زۆر باشمان کردووە حسابی ئەومان کردووە ئەو لاوانە ڕنگ بێ لە ڕووی مادیەوە بارودۆخی ئابووریان تاو نەبێ داشکانێکی زۆر باشمان کردووە بۆ ئەوەی بە ئاسانی هیچ کەسێ وەکوڵە بەدەستی بەتاڵ نەگەڕێتەوە. باش ماوسا ئێوە چیتان کردو بۆی کە بەرهەمەکانتان زیاتر بناسرێت جگە لە بەشداریکردن لە پێشانگایە خودەگەر لە دەرەوەی ئەم پێشانگایە بێ کەسانەکە بن بیانەوێت دەستیامگا بە ئێوە بەرهەمەکانی ئێوەیان دەست بکەوێت چۆن نتوانن بەدەستی بێن؟ ئێمە سایتێکمان هەیە لەگەڵ پەیجێکە لە هەردووکیانە ناونیشانەکانمان داناوە و کتێبانی کە دەستەکەوێ هەر بە ناوی خاڵەوە جگەلەوە پەخشکاری سەرەکی ئێمە لە سلێمانی برایانی ڕێنوێنە ناوەندی ڕێنوێن بەرامبەر بە مزگەوتی گەورەی سلێمانیە لە بازاڕی ئاوباریک ژمارە تەلەفۆنیشمان داناوە بێژگەلەوەی کۆمەڵێ دۆست و ئەوانە خۆبەخشانە ماڵیان ئاوا بێ لە پەیج و ئەکاونتی خۆیانە ڕێکلامان بۆ ئەکەن. زۆر باش سایمە پرسیارەکانمان تەواو وەگەر بەڕێستان شتێکتان مابێ لە خزمەتتانەی. سپاسی ئێوەش و تەلەڤیزیۆنی پەیامەکەم و هەروەها سوپاسی ئەو لانانەکەم کە بە خۆبەخشانە هەوڵیاندا و ڕووماڵێکی باشی پێشانگاکە بکەن بە تایبەتی لەگەڵ ئێمە لوتفێکی زۆریان کردووە و دڵیشم خۆشە کە جاران ئەیانوت ینی خوێنەر کەم بووتەوە و کەسیش ناخوێنێتەوە بەڵام کە ئینسانیت سەیری ئەم پێشانگاکات و سەیری ئەو خەڵکە زۆرەکات هەستەکات ڕاستەوە سائیل زۆر بووە بەڵام هێشتا کتێب نرخی خۆی لە دەست نەداوە و هێشتا کتێب خەڵکێکی زۆر هەیە بەرەو ڕوویەت و سپاس بۆ هەموو لایەک. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا تۆفیق کەریم ئینشاءڵڵا لە دەرفەتی ترا پەیوەندی بانەبێت و هەروەها لەسەر بابەتی ڕۆشنبیری بەرنامەی تایبەت و تەوەری تایبەتمانە بێ زۆر سپاس بۆ بەڕێست و هیوادارین بەرهەمەکانی ئێوە هەموو دەستگاکانی تر بەردەوام بن لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری عزیزان ئەم ئەندازەیە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان بوو هیوادارین بڕگە بابەتەکانمان سوودی بە هەموو لایەکتان گەیان دەبێت و ئەتان سپێرین بەخوای گەورە و خواتان خواتان لەگەڵ.